بەڕێزان لار پێنجستاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر بە دیداری و بەڕێز و خۆشە شادەبمەوە دیارە خۆشحاڵەکەم پەیوەندی بەوەی ئەگەر لە یادتان بێ 2 هەفتە بەر لە ئێستا باسی پیسبوونی هەوا و ئاوی کوردستان و ژینگەی کوردستانمان کردووە کاریگەریە خراپەکەی لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی شێرپەنجە لە هەرێمی کوردستان و چەند پسپۆڕ و دکتۆرێک و سەرۆکی ئەنجومەنی بەنزینخانەکانی هەولێر لە پرۆگرامەکەمدا لە هەولێر ئامادە بوون. خراپترین ژینگە پیسترین ژینگە ژینگەی پایتەختی کوردستان واتە هەولێر بوو و ڕێژەیەکی زۆر گازی ژەهرین و ڕێگە پێنەدراوی تێدا بوو کە لە ڕێگەی گازی مۆلیدەکان و ئەو بەنزینە خراپە دروستکراوە کە بە ساختەیی دروستەکرا و کوالتیەکەی بەرزەکرایەوە. خۆشبەختانە ئەمەوێ سوپاسی وەزارەتی سامانە سروشتیەکان بکەم کە بە ئەم دوو کتابە بەدەم خەڵکی کوردستان و داواکاری پسپۆڕانی ناو پرۆگرامی لەگەڵ ڕەنجەوە هات و ئەمەوێ بەڕاستی جارێکی تریش ڕەخنە لەو برادەرانە بگرم کە هاتبوونە ناو بەرنامەکە ئەیانویست ناوڕۆکی بەرنامەکە باتڵ بکەنەوە و دڵنیاییەکی باتڵ بن بە خەڵکی کوردستان. ئەوە نەخزمەتکردنە بە حکوومەتی هەرێمی کوردستان، نەخزمەتکردنە بە هەولێر، نەخزمەتکردنە بە خەڵک و ئەو جۆرە بەهانە بێسوودە نازانستی و نالۆجیکیە نە لای خوا خۆشەویست و ڕێپێدراوە نە لە لای خەڵک. لەبەرەوە ئەوەتانێ وەزارەتی سامانە سروشتیەکان بە کتابێک جەخت لە قسەکانی بەندە و میوانەکان ئەکاتەوە ئەڵێ چەندین تاقیگەی نایاسایی دەرەجە ئێن بە هەندێ بانزین کە ئەوانە خۆیان نایاسین و ئەبێت دابخرێن و بۆیان نییە ئەوان نمرەبەندی بکەن. و ئەمەوێ دەستخۆشی لە کاک جەنگی مەجید بکەم وەکو سەرۆکی ئەنجومەنی بەنزینخانەکانی هەولێر کە وەکو پیاوێکی بەویژدان وەکو پیاوێکی دڵسۆز نەی ئەویست ڕاستیەکان لە خەڵکی کوردستان بشارێتەوە. با ئەم ئەزلایڤەی هاوکارم فەرهاد دۆڵەمەری ببینین بزانین چی گوزەراوە. فەرموون. بەڵێ ئێمە لە یەکێک لە بەنزیخانەکانی هەولێرین لە دوای بەرنامەی لەگەڵ ڕەنج لەسەر پرسی خراپی کوالێتی بەنزین و گازی مۆلیدە هەلیەکان ئەنجومەنی بەنزیخانەکانی هەولێر بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی هەولێر و قایمەقامەتی هەولێر سەردانێکی مەیدانی ماوەی چەند ڕۆژێکە لە هەولێر دەستی پێکردەوە بۆ سەر بەنزیخانەکان و مۆلیدە ئەهلیەکانیش. لە سەردانەکانیان نزیکەی 50 بەنزیخانە بۆی وەی کە بەنزینی کوالێتی نزم دەفرۆشن داخراون. مۆلیدەکانیش ئاگادارکراوەتەوە کە نابێت لە مەودووە گازی کوالێتی خراپ بەکاربێنن کە بوونەتە هۆی وەکە دووکەڵێکی زۆر بڵاو بکەنەوە خەڵک هەراسان بووە. من دەبێت لەگەڵ جەنگی مەجید سەرۆکی ئەنجومەنی بەنزیخانەکانی هەولێر قسە بکەم لەسەر ئەم هەنگاوەی کە دەستیان پێکردووە. کاک جەنگی مادوو نەبن، لە دوای بەرنامەی ڕەنج دەستیان کردووە بە گەڕانێکی مەیدانی بەسەر بەنزیخانەکان. ئەو بەنزیخانانی کە داخراون بەنزینەکانیان ئەوەندە خراپ بوونە کە شایانی فرۆشتن نەبووە بە خەڵک دەفرۆشان. بەڵێ بەخێر بێن. پاش ئەو بەرنامەی شوکارەکان سەریعتر کران، شوکارەکان زیاتر یعنی پەرەی پێدرا لەبەرەوەی ئەمە و بارگرانی کە لەسەر سەریمە هەبوو لەلایەن ئێمە و نەوت و کانزاکان ئێمە تەنسیقەکی باشمان هەیە وەکو ئەنجومەنی بەنزیخانەکان لەگەر نەوت و کانزاکان لەگەڵ قایمقامیەتی هەولێر ڕۆژانە ئالوگۆڕی بیرروڕایەکان دەکەین و چارەسەری کێشەکان دەدۆزینەوە. ئێستا بڕیارێکی زۆر توندیش دەچووە لە سامانە سروشتیەکان لە ئەوەیە کە بەڕاستی ئەگەر بەنزیخانە یەک جاربی غرامەکەی جوودایە بتە 2 جار بتە 3 جار هەتا ئەوەیە کە 4 ملیۆن غرامە و 20 ڕۆژ قەپاتشی تێدا. ئێستاش چەند بەنزیخانە یعنی 18 ڕۆژ قەپات کراینە. بەنزیخانە داخراون ئەو بەنزیخانەی داخراون ماوەیەکیان چەندە دەبێت بۆ چەند ڕۆژ دابخرێن؟ مانگێکە کەمتر لە مانگێکە؟ ئەوانەی کە چەند جارێک دووبارە بووینەوە هەتا 20 ڕۆژی دەبی قەپات بکرێن. بڕی غرامەکەشیان نێزیکە هەتا 4 ملیۆن دیناری وەلەو زۆر عنی شتێکی ناخۆش و خراپە. لەبەرەوەی کابراگەر کوالێتێکی باش فرۆشی نەق تووشی غرامەی دەبی نەقەپات بوون دەبی و ئەو تیمانەی دەگەڕێن. لێرە با بەنزیخانەکان جیان لە من بی ئەو تیمانەی دەگەڕێن ئێستا ڕۆژی حوتلە نییە، لە عوتلان دەچن، لە شەو دەچن، لە دەی شەوێ دەچن، لە ڕۆژی جومعە دەچن، لە شەمووی دەچن. بەڵێمە دوای وردەکاری بوو کە سەرۆکی ئەنجومەنی بەنزیخانەکانی هەولێر باسی لێوە کرد. بەڕێزانەوە تەوەری یەکەم دڵخۆشکەر بوو، بەڵام تەوەری دووەم بەڕاستی جێی داخە ناخەژێنە. ئەویش بریتە لەو پارە وەرگرتنە نایاسایی کە لە پرۆگرامەکانی ڕووداودا بەڕێز عەلی حەمەساڵح کە ئێستا لێرە میوانە بە
سەرانە وەرگرتن لە بازرگانانی هەرێمی کوردستان ناویە بە ئێمە تازە بە تازە گەڕاوینەتەوە بۆ ئەوەی کە بە هاونیشتیمانیانی کورد بڵین ئادەی سنووقەکەت کەرەوە لەبەر مەسائلی ئەمنی نا بۆ ڕێگریکردن نالەوەی کە دوور بە تەقینەوە لە ناو ئەو سندوقانەیە بێ دوور بە مەوادێکی ڕێگە پێنەدراوی هۆشبەر یا قاچاغی نێودەوڵەتی هەبێ بەڵکو بۆی بزانن کەسێک دوو کۆمپیوتەر دوو مۆبایل باوەشێک جلوبەرگی پێیە لە هەولێرەوە بیبا بۆ سلێمانی یا لە سلێمانیەوە بیبا بۆ هەولێر بۆی کە لە سەیتەرەکان پارەی لێوەربگرن زۆر جار باڵۆزخانەی وڵاتان لە وتارەکانیاندا باسی یەکپارچەیی خاکی عێراقەکەن ئەمەیان خەمی من نییە بەداخەوە وای لێ هاتووە بێ ئێستا ئێمە جارێکی تر باز لە یەکپارچەیی خاکی هەرێمی کوردستان بکەین لە ناو هەرێمی کوردستاندا ئێستا ناوچەی جێناکۆک ناوچەی متەنازع جارێکی تر دروست بووەتەوە ئەمەش ڕاستەوخۆ بازرگانان بێ ئومێدەکە لە خۆڕانیە سەدان بازرگانی ئەم وڵاتە بە ملیۆنان و ملیاران دۆلارەوە ئەڕۆنە ناوچەکانی باشوور و ناوەڕاست بازرگانیەکەن ئەوە تا دەستبردن بۆ گیرفانی خەڵکی دەستگێڕ و بازرگانە زۆر بچووکەکانیشی گرتووەتەوە ئەمەش ناڕاستەوخۆ ئەگەر ئەمە بەردەوام بێت زۆر دەمێکە بەرتیل و بەرتیلکاری لە ناو سوپای نیشتیمانی ئەم نیشتیمانەدا نەماوە بەڵام ئەم دیاردەیە بەردەوام بێت جارێکی تر لە بازگەکان بەرتیلیش سەرهەڵایەتەوە بۆ ئەمە لەگەڵ جەنابی وەزیری بازرگانی گفتوگۆیەکم کردووە هەرچەندە شتێکی واشم حاصل نەکردووە بەڵام با سەیری بکەین جەنابی وەزیر ڕاستی ئێستا دەردیسەریەکی تر دروست بۆتەوە بۆ بازرگانانی کورد بازرگانانی گەورە ئەوانەی کە ماڵیات و باری گەوریان هەیە لەگەڵ خەڵکێک کە تەنانەت دەستگێڕیشە بەڕاستی یەکێتی و پارتی بازگەکانیان بردۆتەوە بۆ قۆناغی سەردەمی شەڕی ناوخۆ بۆ نەوەدەکان ئەمە چ نیگەرانیەکی لای وەزارەتەکەتان دروست کردو ئەم عەزەتدانەی خەڵک ئەم سەرانە لە خەڵک سندنە و ئەم پارەوەرگرتنە بە ناوی گۆمرگەوە ئەم سەرێشەی بازرگانان لای تۆ چ نیگەرانیەکی دروست کردووە کاگرانج بەڕاستی ئەوەی سەرانە وەرگرتن و ئەوانە من ئاگام لێ نییە چونکە وەکو باسم کرد ئەو دەواازانش ئەوە نییە بڵێن ئەو بازگانش سەر بە وەزارەتی ئێمە نێتەوەکن بەڵام ئەو گلەیانەمان هاتۆتە لای بەتایبەتی ئەوەی کە ئێستاش بازرگانەکانی ئێرە کە لەگەریان کۆبووینەوە ژوورە بازرگانەکان و بازرگانەکانی لای خۆشمانەوە گلی ئەویان هەیە کە ئەو بەرهەمانەی کە لە سلێمانیەوە بۆ نمونە بەرهەم دێتن بە ئاسانی ناتوانین بیگەینە هەولێر و بە پێچەوانەوەش ئەوانەی لە هەولێر دێن بەڕێ ئەو گلەیە هەیە بۆیە حتمما حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت یەک حکوومەت بێتن و هەموو ئەو کێشە و گیر و گرفتانە ئەو بربەستانەی لە بەردەم بازرگاناندا هەیە هەر هیچ نەبێت لە ناو خۆماندا لای بێت ئەجا وەکو کوردێک وەکو وەزیرێک وەکو ئەوەی کە بازرگانان ڕووی دەمیانەکەنەوە بۆ خۆتە زانیمە پرۆسەی بازرگانی هێواشەکاتەوە ئایا ئەمە ڕەوایە بۆ نمونە لە دەرەوەی سیاسەتی گومرگی وڵاتەکە جارێکی تر حیزب پارە لە خەڵک وەربگرێتەوە بۆ هەر بارێک بۆ هەر کارتۆنێک بۆ شەحنی مۆبایل بۆ بردننی کەڤەری مۆبایل بۆ بردننی جگەر بۆ بردننی خۆراک بۆ هەموو شتومەکێک کاگرانج بەڕاستی جارێک تۆ دەیرێمەوە من ئاگام لەوە نییە باڕێن حزب پارە وەرگری ئەو شتانە بکە بەڵام ئەوەی کە لە نێوان شارەکاندا بازگا بێ کێشە بۆ بازرگانان دروست کە لە نێوخۆدا حتمما کارێکی خراپە و تەسیر لە بازرگانی دەکا و ئێمە گلەیمان لە بەغدا هەیە کە بازگە دادنێ لە سنوورەکانی نێوان هەرێم و لای خۆیانەوە کێشەمان بۆ دروست دەبێت چ لە بەرهەمی ناوخۆیمان چ لە ئەو کاڵا و کەلوپەل و بەرهەمانەی کە لە وڵاتانی تر دێتن کە گلەیی لەوام بکەین چۆن دەبێت لای خۆشمان هەبێ نەخێر پێمانە هیچ کەسێک سوود لەوە ببینێ بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان ئێستا حەق نییە بۆ نمونە لە ئەنجومەنی وەزیران جەنابەت و وەزیری دارایی ئەم مەسەلەیە بە شێوەیەکی جدی تەڕح بکەن بەڵێ بە حتمما پێویستە من وەکو باسم کرد تازە لەگەر ئەو بازرگانانە جارێکی تەرحی ئەویان کردەوە کە کێشەی ئەو بابەتیان هەیە بەڕێ ئێمە ئەو بازرگانەکان سکاڵاکان لای جەنابەت چی بوو زۆر بابەت باسکرا هەندێکیان پەیوەست بوون بە ئەمەیان بەڕاشکاوی مەسەلەن بۆ نمونە لەبەرەوەی کە جەنابەت پیاوێکی بەردەوام دەرگات کراوەیە بۆ بازرگانان
من ئەزانم کە دەردەدڵی خۆیان ئەهێنە لات ئەگەر تەنانەت ڕاستەوخۆ سەلاحەتی وەزارەتەکەشە نەبێ گلەییان لە پارتیوێکێتی چی بوو لە بازگەکانیان خۆی گلەیان وەکو باسم کرد گلەیەکان ئەوە بوو کە کێشەیان بۆ دروست دەبێت لە گواستنەوەی کاڵا و کەلوپەل و بەرهەمەکان بە ناوی تەنسیقەوە پارەیان لێ وەرەگرنیانوت باسی پارەیان نەکرد بەڵام گوتیان ڕێ نادرێ بچێ ڕێگا نادرێ بچێتن لە ئەو بەرهەمە بەڵام پارەبەی ئەتوانی دەربازیکەی من نازانم ئەوێشەوە پارەبەی ئەتوانی کاڵای سلێمانی بەری بۆ هەولێر کاڵای هەولێریش بێنی بۆ سلەیمانی بەڵام بە پارە ئەمەد نەبیستوە نەخێر ئەوان باسی ئەویان نەکرد کە ئێمە پارە دێن بەس گوتیان ڕێگریمان لێ دەکرێت کە ئەو کاڵایانە ببین بۆ بابڕێن هەولێر و دهۆکوانە هەمان شێوەش بازرگانانی هەولێر و دهۆک گلەیان هەیە کە ئەو کەلوپەل و بەرهەمانەی کە هەیەە بە زەحمەت یان ناهێدرێ بچێتە ناوچەی سلێمانی اینجا وەکو وەزیرێک مەسەڵەن ئەمە چی لای تۆ دروست کردووە ئەمە کاریگەری لەسەر پرۆسەی بازرگانی چییە بە لە هەرێمی کوردستانە بێگومان کاریگەری زۆرە چونکە تۆ بازار پەیدا بکەی دەبێ بۆ بەرهەمەکانت کاتێک تۆ لە بەرهەمێک لە سلێمانی هەبێ یان بەرهەمێک لە هەولێر هەبێ بازارەکەی سلێمانی یان هەولێر بێ نەتوانی بیگوازیەوە حتمما جموجۆڵی بازرگانی کەمەکاتەوە و خەڵکەکەش زەرەر دەکاتن تازیر ئەوە هەر هیچ تازیر زەر دەکات بازرگانەکان متمانەی دروست بێمەتمانەیەکی زۆر دروست دەکاتن کە خەڵک چیتر بابرن پەنا بۆ ئەوە نەباتن بازرگانی لە نێوان خۆدا بکاتن بە ناچاری دەبێ بازرگان خۆی بە دوای مەسلحەت و بە دوای ئیشی خۆیدا دەگەڕێ حتمما بە دوای بازاڕێشتردا دەگەڕێ کە لە نەتیجەدا هەم خۆمان وەکو متمانە زەرەر دەکەین و هەم هاوڵاتی زەرەرەکە پێشبینیەکەی چەند بازرگانی ئێمە ئێستا بچێت لە کەربەلا و نەجەف و بەغا و بەسڕا خەریکی پرۆژە بێت لە وڵاتەکەی خۆمان متمانەی نەماوە کاکنز من زۆر بازرگان دێنە لای ئێمە دەڵێن ئێمە پرۆژەمان لە بەشەکانی تری عێراق وەرگرتووە بەلای منەوە کارێکی تەبیعیە تۆ بەڵام ئەگەر بە خۆویستانە بچی لە تاو بێ ئومێدی زەبت وایە بە خۆی ئێمە پێمان باشە سەرمایه‌دارانی ئێمە بازرگانانی ئێمە لە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن کارگەدان مەزرێنن تجارەت بکەن چونکە لە نەتیجەی ئەوە تۆ کاتێک جموجێڕێکی بازرگانیت هەیە هەر بازرگانەکە قازانج ناکە خەڵکێکی زۆر بەواستەی ئەوە ئۆتۆمبیلە ئەوە کرێکارە ئەوە هەموو قازانج دەکاتن بەڵام ئەگەر لێرە ئیشی هەبێتن و کار ئاسانی بۆ بکرێ هەتا لێرە بیکە حتمما باشترەوە چونکە لە بەسیترین شتی ئەوەیە کە دەستی کارێکی باشتر بۆ دروست دەکاتن جگە لەوەی ئەو پارەی ناوخۆیەوە هەر بۆ خۆدەوە دەبێت بەڵام چوونی بۆ شوێنانی تر ئەوەشیان هەر لە نەتیجەدا دەگەڕێتەوە بۆەوەی ئەو سەرمایه‌دارە پارەکەی دێنێتەوە هەرێمی کوردستان یعنی مەبەستم ئەوەیە ڕاستە دەبێت هەتا پێک بکرێت لە وڵاتەکەی خۆت بێ سەرمایە گوزاری بکەی کارگەدان مەزرێری بەڵام ئەوی تر بە معنای ئەوە نیە کارێکی خراپە بەشێکی زۆری ئەو گەشەکردنەی لە باشوور و ناوەڕاستە لە کاتێکە ئێمە چەندین پرۆژەی جۆرا و جۆرمان لە هەموو سەکتەرەکانە پێویستە بەڵام سەرمایه‌دارەکانی ئێمە زۆریان هەندێکیان لەبەر حەوافز لەبەر کار ئاسانی بۆیان هەندێکیان لەبەر ئەو بێئومێدیەی کە بەڕێستان فەرمووتان ئێمە تازە بگەڕینەوە بۆ ئەوەی لە بری تەوحیدکردنی سیاسەتی گومرگی و شەفافیت لە مەسەلەی داراییە بازگەدا بنین و حیزب پارە وەربگرێ و نەچێتە سەر خەزانەی دەوڵەت تەبعەنەوە بێئومێدی دروست دەکا و ئەوانیش دەڕۆن بێگومانەوە هەموو ئەوانە هۆکارن بۆ ئەوەی کە وەکو گوتم بازرگان لەکوێ زۆرترین قازانجی بەدەست بکەوێ بەڵام بەلەبەر چاوگرتنی ئەوەش بازرگانانی ئێمەش پێیان خۆشە لە هەرێمی کوردستان خزمەتی وڵاتەکەیان خۆیان بکەن بەڵام لە کوێش زیاتر کار ئاسانی بۆ بکرێتن و قازانجی هەبێت دەچێتاوێ مەسەڵەن بازرگانان سێ ڕۆژە بازرگان هەیە لە بینی بازگەی پارتیوەکێتیا بارەکەی نەدەتوانێت بیباتە ئەودی و نەدەتوانێت بینێتەوە ئەمدی و تەنانەت نازانم بینیت یان نا لە ڕوودا و بازرگانێکی گچکە لە تاوە کەڤەری ئایفۆنی پێبوو کەڤەری تەلەفۆناتی پێبوو لە تاوە سووتاندی نەیان هێڵا بچێتە هەولێر نەیان هێڵا بێتەوە سلەیمانی اینجا ئەمە جزئێکی بەشێکی پەیوەندی بۆ وەزارەتی داراییەوە هەیە بەڵام بەشێکیشی پەیوەندی بە بازرگانیەوە هەیە وەنیە بەداخەوە ینی ئەو حالەتە هەیە چونکە دەبێتە شتێکی خراپ ئەخر من داخی ئەوانم هێناوە بۆ لای تۆ ئەخر وەکو دەزانی چۆنە کاک
ڕەنج ئەو پەیوەندیە خراپەی نێوان ئێرە و ئەولا بابرێن لە ڕووی سیاسیەوە ئەو هۆکارە بۆ ئەوەی کە ئەو حالەتانە ڕووبدا بەڵام من ئەنجا ئەمە ئەبێ مەسەڵەن پارتی وێکێتی بەینیان باش نەبێت تاسیر لە کەڤەری مۆبایلیش بکات ئەمە خۆ چی بکەین واقعەکەی کوردستان وایە بەڵام بەتاکید ئێمە ئەو بابەتە دەگەێنینە ئەنجومەنی وەزیران و باڵێن خطورەتی ئەو بابەتەش دەخینە ڕوو چونکە بۆ نمونە گەشەکردنی بازرگانی سەروەری و شانازیە بۆ وەزارەتی بازرگانی ئەمە خاوی دەکاتەوە لەبەرەوە لە ئەنجومەنی وەزیران هەوڵ دەدەن لەگەڵ وەزیری مالیە ئێوە چمکی ئەم پرسە بگرن و ئیساری بکەن بێگومان ئێمە ئەو بابەتە دەگەینە ئەنجومەنی وەزیران و وەکو باسم کرد مەترسی ئەو حالەتە دەبێت دەخینە ڕوو بۆ ئەوەی بە زووترین کات ئەو دیاردەیە نەمێنێتون و ئەو ڕێگریایی کە هەیە لای ببن. جەنابی وەزیر لەو بەشەی کە پەیوەندی بە وەزارەتی داراییەوە هەیە مەسەڵەن وەزارەتی دارایی حەقەت چی بکات چونکە بەڕاستی ڕەوا نییە دوای 32 ساڵ حکومڕانی پارەیەک وەربگیرێنێتە سەر خەزانەی دەوڵەت وانە خۆی باست کرد جەنابەت گوتت ئەوە پەیوەندی بە وەزارەتی بازرگانی و هەیە ئەو پەیوەندی بە فلان وەزارەت هەیە بەڵام لە مجمەلی پەیوەندی بە هەموو وەزارەتەکان و وڵاتەکەەوە هەیە بەڵێ ئەوە بابەتێکە پەیوەندی بە هەموو پەیوەندی بە کارمەندی حکوومەت و کەرتی تایبەتیشەوە پەیوەندی بە ژیانی گشتیمانەوە بێگومان بەڵام بەڵام وەکو تەحدیدکردنی بەرپرسیاری وەزارەتی مالیا بێ قسەی هەبە حتممە خۆ وەزارەتی مالیەژە من متأکیدم قسەی خۆی هەبووە و ئەو بابەتە خراوەتە ڕوو بەڵام پێویستی بەوەیە زیاتر ئێمە هەردوو لامان ئەو بابەتە زیاتر بەرچاوڕوونی بدەین و زیاتر مەترسی ئەو بابەتە بخەینە ڕوو بۆ ئەوەی ئەو کۆسپوتەگەرانێ و لەمپەرەی هەیە لای ببین بەدڵنیایەوەش دەیگەینین فەرمووت چی؟ بەدڵنیاییەوە دەشیگەینین و پێشتریش ئەو بابەتە باس کراوە تەسەورەکەی بتوانن بە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئیتر ئەمە چارەسەر بکەن پێویستی بە لێکتێگەیشتنی زیاتر هەیە لەسەر ئاستی غەیری ئەنجومەنی وەزیرانیش ینی سەرکردایەتی پارتی وێکێتی بێگومان پێویستی بەوەیە کە هەردوو لایەن ئەو کێشانە چارەسەر بکەن چونکە مەترسیە لەسەر هەرێمی کوردستان لەسەر جموجۆلی بازرگانی زەرەر بە هاوڵاتی دەگا بە بازرگان دەگا بە حکومەتیش دەگا کاتێک کە جموجۆلی بازرگانی کەم بێتەوە هەیەکەواتە داهات بۆ هەرێمی کوردستان کەمە بێتەوە داهات بۆ حکوومەت کەمە بێتەوە بەڵام پێدوانیە بۆ گیرفانی حیزبەکان داهات زیاکات من ناتوانم ئەو بابەتە هیچ زانیاریکم لەسەر نییە خۆی لە هەموو حالەتێکدا کە شتی ڕسمیات نەما حتمما خەڵکی غەیری حکوومەت سوئی ئیستیفادە لەو بابەتانە دەکات بەڕای شتێک کە مەمنوعکرا دائما ئەو جارە خەڵک ڕێی قاچاق دەگرێتە بەرکە لە نەتیجە هیچ داهاتێکی بۆ حکوومەت نابێت ئێستا مەسەڵەن خەڵکێک هەیە لە کوردستان ڤەیپی بە فەرمی هێناوە لە فڕۆکەخانەوە هێناوێتی بە ڕسمی هاتۆتە وڵاتەکە لە پڕ بڕیارێک گیراوە بۆ قەدەغەکردنی ڤەیپ هیچ وەکو وەزارەتەکەتان هیچ زانیاریەکتان لەسەر ئەمە هەیە ئەم بڕیارە لەلایەن کێوە دراوە ئەو بڕیارە دراوە ئێمە لەسەرمانە جێبەجێ بکەین لە ڕێگای چاودێری بازرگانی بەڵام مدەیەکیان بۆ دانراوە بۆ ئەوەی کە بۆکو باست کرد کە بە ڕسمی هاتووە مدەیەکیان بۆ دانراوە هیچ مدەیان بۆ دانەناوە بابا مدەیان بۆ داناوە پێ بکە ڕاستەوخۆ ئێستا دەستیان کردەوە بە کۆکردنەوە و گرتنی من ئەمە سکاڵای هاونیشتیمانیانە ئەمەوە بە جەنابتی بڵێم لەبەرەوەی بە سوپاسەوە هەمیشە هەر کاتێ پێمان وتووی لە بەرنامەکانمانە ئامادەیتە بۆ گوێگرتن لە خەڵک باوەڕم پێ بکە خەڵکێک هاتووە بۆ لا مەڵێ بای 5-6 ملیۆن دلار خوێنراوە لە ناو مەخزەنەکانە هەمووی ئەکسپایرە بێت چۆن ئەبێ بڕیارێک بیرێ یەکسەری بخرێتە بواری جێبەجێکردنەوە بەبێ دانانی مهلەیەک بەبێ ڕوونکردنەوە وەجگە لەوە ئەزانی ئەم تیجارەتە دیسان خەریکاچێ بۆ بەغا ئێستا وەکو زۆر تیجارەتی تر لە ئەسڵدا من لەگەڵ ئەوەدام هەندێک بابەت مەمنوع بکرێ چونکە کاک ڕەنج بۆ نمونە نێرگەلە ماوەیەک پێش ئێستا لە هەرێمی کوردستان شتێکی دەگمەن بوو ئێستا بۆتە شتێکی واباو کە هەموو خەڵکی گرتوتەوە گەنجەکان هەر بە تایبەتی ڕاستەفەر من مەبدەئی بڕیارەکە بەڵێ دەزانم
جامە بەستم ئەوە بڕێم کە دوایگەر بەتەواویش قەدەغە بکرێت لە ناکاوەکە خۆتە زانی ئێستا بەڕاستی جگەرە هەیە کە حیزبەکانی لە پشتەوە هەر کەس نازانێت لە چی دروستەکرێەوە مەبەستمەوەی هەندێک کەسیش قەنەعەتی وایە ئەمە بۆ احتیکارکردنێتی لەلایەن حیزبەوە لەسەر ئەمە فەرمایشتان چییە؟ نازانم یعنی چونکە هەندێک بابەت هەیە خۆی ئەوە شتێکی ڕستنی نییە بێتە لای وەزارەتەکەی ئێمە بۆ ئەوەی بزانین بەڵام من لەگەڵ ئەوەم قۆناغ بە قۆناغ ئەو شتانە حول بدەی کەمیکەوە بەس لە بەرچاوگرتنی ئەوەی کە شتێک بە ڕسمی و بە ئیجازە هێنابم فعلا منش لەگەڵ ئەوەدامە ناکرێت بە یەک جاری بڵێ دەبێ ئەمە بەداداچوونی بۆکەی بۆ ئەوەی ئەو خەڵکانی کە بە فەرمی هێناوێنە و شادەی منشەیان هەیە و حکوومەت پێشووتر ڕێی پێداون بتوان کارەکان بکەن هەتا ڕێوشێنە گیرێتە بەر دەبێ ئەمە ڕێکارێک دابدرێتن بۆ ئەوەی چونکە بەڕسمی هێناوێتی شتێک نییە بە قاچاقهێناوی و بە ئیجازە هێناوێتی دەبێت و چارەسەرێک بدۆزیەوە کە هەم بەر لەوە بگریت چیتر بێ و هەمیش ئەوەی کە هێناویەتی زەرەر نەکە. جەنابی وەزیر من یەک دوو پرسیتر ئەمەوێت لەگەڵت مناقەشەی بکەم بەڵام ئەم جارە لە دێگەڵا لە هیران لە بازگەکانی پارتی و یەکێتی کە ئەگەڕێیتەوە هیوادارم دیقەتی خەڵکەکە بی بزانە خۆت سەردانێکی مەدانی ناکەی بە ئەو ناوچە بە چاوی خۆت واقعەکە ببینیت بۆچی ینی من بەردەوام بەو ڕێگایانەدا بۆ ئەوەی کە خەڵکەکە ببینی چدا و بێدایەکیانە لە دەست وەرگرتنی پارە بە ناوی تەنسیقەوە حاڵەکەم نەجوێ لێ بووە و نازانین تەنسیقی چۆن شتێک هەیە لە زمانی بەرەی کوردستانیا پێوترا تەنسیق هەر بارێک تەنسیقی هەبووەوە هەرچەنە ئەو کاتە پارەکات چوە گیرفانی بەرەی کوردستانیەوە بۆ موچەوەوانە بوو ئێستا ئەو نەریتە زین و کراوەتەوە پارەکە ناژێتە سەرخەزانەی وڵات پارێک لە خەڵک وەرە ئەگیرێت یعنی پێم سەیرە بازرگانان لەگەڵ باسییان نەکردەوە لە ژووری بازرگانی وڵی ئەو بابەتیان باس نەکردووە لەگەڵ ئێمە بەڵام منیش بەڕاستی ئەگەر ئەو حالەتە هەبێ نەک هەر خراپە بەڵکە عیبەشە بۆ هەرێمی کوردستان لە هەرێمێکدا لە نێوان دوو شاردا ئەو شتانە ڕوودات قابلی قوبوڵە لای وەزارەتەکەتان نەخێر لای کەس قابلی قوبول نییە بۆکو باسم کرد لە پێش هەموو شتێک بۆ سمعی هەرێمەکەمان خراپە بۆ ناو خۆمان خراپە بێمتمانەی دروستەکە بەوەی کە تا ئێستاش هەر دوو زۆنی و دوو ئیدارەی هەبێ پێت باشە من بەرنامە لەسەرەمە بکەم و بۆ داداچوونی زیاتر و زانیاری زیاتر بۆ ئەوەی کە وەکو فەرمووت لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران تەرحی ئەەکەیت زانیاری مەلموس و ئەوەتان زیاتر لە بەردەسابێت ئێمە پێمان باشە هەر زانیاریەکە بێ کێشە و کەم و کوڕی هەبێت لە هەر شوێنێک ئەوەی پەیوەندی بە وەزارەتەکەی ئێمەوە هەیە بیگەینینە ئەنجومەنی وەزیران جنابی سەرۆکی حکوومەت جنابی جێگری سەرۆکی حکوومەت بۆ ئەوەی چارەسەری گونجاودا بنێن و ئەگەر ئەو خڕوقاتانە هەبێ لای ببن خۆ ئەوانیش مەبەستیانە و پێیان خۆشە کە ئەو حکوومەتە سەرکەوتوو بێ ئەو شتا خراپانەی تێدا نەبێ لە داخی یەکتر زۆر جارەم شتانە ئاکرێ مەسەڵەن ئەم ناڵێ ئاژەڵ بچێ ئەویش ناڵێ جگەر بێت ینی ئەوە کاگێڕنج باشت بە ڕق و بەداخەوە ناکرێ من لە ڕقی تۆ فلاش بگەم تۆ لە ڕقی من چونکە لە نەتیجا هەم حکوومەتەکە زەرەکە هەم میلەتەکەش زەرەکە من نازانم چۆن دەبێ کەسێک بڵێ وەڵام من مادەم فلان مواد ناهێلن منیش ناهێلم ئەو موادە بڕواتن لە ئەسڵدا دەبێ بەخۆی یەک پاکێج بێ و ئەو موادانەی کە یاسایین و هیچ کێشەیەکیان نیە لە هەر شوێنێک بێ دەبێ بێ ئەگەر نایاسایی بێ نابی بستە هیچی شوێنێک جەنابی وەزیر جەنابەت دەزانی وەزارەتەکە تۆ کە وەزارەتی بازرگانی و پیشەسازی لە نێوان پارتی و یەکێتیدا بەڕاستی هەردووکیان باوەڕیان بە گومرگ و ڕسوماتی یەکتر هەیە من ئەگەر بە سەراحەت بڵێن کێشە هەیە لەو بابەتەوە چەندین جاریش ئەو کێشەیە تەڕح کراوە بەوەی کە لە فلان دەواازەی سنووری کێشەمان هەیە لە فلان دەواازەی سنووری کێشەی تری و ئەوانە هەیە بەرەو بابەتە باس کراوە ئەی وەڵامەکان چی بووە هەوڵێکی جددی و بینیوە بۆ چارەسەر هەوڵ دراوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە و زیاتر بە دوواداچوون لەلایەن وەزارە پەیوەندیدارەکانەوە و تەنانەت ئێمە وەکو وەزارەتی بازرگانی بە خۆشحالیەوە موافقەی ئەوەمان بۆ وەرگیرا کە
نووسنگەکانی وەزارەتی بازرگانیمان دەنێرینە هەموو ئەو دەواازە سنووریانە لەوێەوە بۆ ئەوەی هەم چاودێری ئەو شتانە بکەن و هەمیش کێشەی هاوردە و هەناردەکردن کەس پێویستی بەوە نەبێ بێتەوە هەولێر وانە هەریەکە لە دەواازە سنوورەکان خۆی ینی مەبەستم ئەوەیە بۆ هەموو ئەو کێشانە تەڕەحکراوە و چارەسەریشی دیاری کراوە بەڵام چەندی ئەو چارەسەرانە جێخۆی گرتووە واقعی کوردستان بۆ خۆ دەزانی ڕەنگە ئەوەندە لەبار نەبێ بە خێرایی ئەو شتانە بکەی بەڵام بە دنیاییەوە خەمخۆری هەیە بۆ چارەسەرکردنیە وڵاتی ئێمە بۆ خۆتەزانی بەڕاستی سەر تاپای بووە بە کاری بازرگانیکردن لە کاتێکە پیشەسازی استراتیژی ترە لەم لایەنەوە تا چەند هەوڵتان ناوە لە وەزارەتەکەتانە پیشەسازی لە ئەولەویاتەکانتان بێ زیاتر لە مەسەلەی بازرگانی دەرەوە خۆی بازرگانی کارێکی گرنگە ینی خۆت ئاگاداری تەنانەت کێشەی گەورە لە بینی ئەمریکا و سین ڕوودەدا لەسەر مەوزوعی بازرگانی و ئاڵوگۆڕی بازرگانی ئەوە نییە ئەمە لە ئاستی پرۆسە و یان جنگ و جۆڵی بازرگانی کەم پێوە زۆر زۆر زەرورە چونکە تۆ هیچ وڵاتێک نییە هەرچەندی بە قووەت بێتن ژلهێزەکانیش ناتوانن دەست لەوە هەڵگرن لە شوێنی تشتیان بۆ بێتن و ینی بازرگانی ڕاگرن لە نێوان خۆیاندا بەڵام بەلای منەوە کاریشمان لەسەر ئەوە کردووە کە ئێمە کارگەکان پێشبێخین پیشەسازی پێشبێخین بۆ ئەوەی بەرهەمی ناوخۆمان هەبێ محاولە بکەین ڕێژەی هاوردە زۆر زۆر کەم بکەینەوە بەرامبەر بە هەناردە چونکە بەداخەوە ئێستا بابرێن هاوسەنجێکی هاوسەنجێکی یەکجار زۆر بازرگانی لا سەنگە هەر زۆریش من زۆر جار لەگەر ئەو بەڕێزانەی بابرێن بازرگانەکانیش باسیەکەین کە پێیان دەن کاکە وەرن لەباتی ئەوەی ئەو کاڵایە لە پلان شوێن و کارگەی ئەو کاڵایە دامەدرێن چونکە تجارەتەکەی گۆ هەر ناوەستێ ئێمە حەولمان داوە ینی هەرچێک دێ خەڵکی بیانی حەول دەدەین کە بێ لێرە سەرمایە گوزاری بک بێ کارگە دامەزرێنێ کە دێنە لای ئێمە باسی تجارت دەکەن و ئەموا دەدێنین داوامان لە هەرچی هاتوۆ دەلای ئێمە داوامان لێ کردووە باشە ئەو کاڵایەت هەیە وەرە لە کوردستان هەمان معمەلدا بنێ و ئینتاجی بکە و هەم بۆ کوردستان هەم بۆ ناوچەکانی تری عێراق و هەم ئەگەر زیادیش بوو لە پێداویستی بازاڕی عێراق دەتوانی بێ دەرێ لە کۆبوونەوەیەکیش لەگەڵ بازرگانەکان لە هەولێر کۆبوونەوەیەکی گەورە کرا لەگەر بازرگانەکان جەنابی سەرۆکی حکوومەت هەمان داوای لێکردن گوتی وەرن لە هەرێمی کوردستان زیاتر سەرمایە گوزاری بکەن هەرچەندە زۆریشیان کردویانە جەنابی وەزیر بەرنامەکانم حتمما دەبینی وەنیە هەندێک جار بازرگانانی ئێمە شتی زۆر خراپ و شتی دوو لە ڕوویتە زۆر پاتاڵ دێنن دەرخواردی خەڵکی ئەم وڵاتەیەن یا واکەن خەڵکی ئەم وڵاتە بیپۆشێت تازەترین بەرنامەم لەسەر پلاستیک بوو جەنابەت نازانم بینێت یان نا ڕاستی ئەمە پەیوەندیەکی بۆ وەزارەتی بازرگانیەوە هەیە مەسەڵەن ئەبێ سەتڵ بۆ ئینجانە بێتە ئەم وڵاتە و لێرە ماستی تیا بفرۆشرە ئەبێ مەسەڵەن چەند جار زیاتر لە ڕێژەی خۆی موادی حافیزە لە ناو هەندێک شتی لە قوتونراودا بێ و بێتە ئەم وڵاتەوە لەسەر ئەمانە چ ڕێو شوێنێکتان گرتۆتە بەر یا ئەیگر نەبەر بۆ ئایندا کاگمەنز هاتنی ئەو بابەتانەی کە باست کرد و ئەوانی تریش کوالیتی کۆنتترۆلی دەواازە سنووریەکان پەیوەستن بەو بابەتەوە بەڵام کاتێک ئەوانەی کە دێ بۆ مەبەستێک بەکاردێ بینین بۆ مەبەستی تری بەکاربێنن لیژنەکانی چاودێری بازرگانی ئێمە بەڵام مەبدەئی پاراستنی مافی بەکاربەرە کە جەنابەت کتابت کرد و ویستت ئەم قانونە تەفعیل بکرێەوە نیە قانونەکە تەفعیل کراوە بەڵام بەداخەوە تا ئێستا ئەنجومەنەکەی بۆ دانەمەزراوە جەنابی وەزیر تخوا لە خۆتەوە کە وەزیری هەتاوەکو من کە پێشکەشکارمە تا مناڵەکانی هەردووکمان کەس مافی بەکاربەری هەیە لە وڵاتەدا وەکو بەکاربەر کەس مافی پارێزراوە ئیشی لەسەر نەکراوە ئەنجومەنەکە دانەمەزراوە ئەگەر نا یەک لە بابەتە هەرە گرنگەکانی وەزارەتی بازرگانی و ئیشە هەرە سەرچیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پاراستنی بەکاربەرە بە تایبەتی لەو مەوادە خراپانەی کە دێنە هەرێمی کوردستان و هەندێکیان لە ڕووی داراییەوە زەرەر پێدە بۆ نمونە تازە باسی هەندێک تاجیرت کرد کە بەداخەوە حالەتێکە هەیە دێ شتی خوالیتی زۆر خراپت بۆ دێنێ ئەوە لە ڕووی مادیەوە زەرەری لێ دەکەی بەڵام ئەوانەی کە خۆراچین و ئانا
هەم مادیەن هەم سەحیەنش زەرر پێدەگەێنێتن کە ضرورە ئەو ئەنجومەنە خێرا پێک بهێنرێتن و دەسەڵاتی بدرێتێ بۆ ئەوەی بتوانێت ئەو ڕێکارانە بگرێتە بەر کە هەر شتێک زەرر بە هاوڵاتی بگەێنێتن نەیهێلێ. جەنابی وەزیر لە کۆتاییدا لە ڕووداوە چی ئەڵەی بە هەموو ئەو پارێز ئەو بازرگانانەی کە ئومێد و باوەڕیان پێێتە و جەنابەت بە محامی خۆیان نەزانی بۆ ئەوەی کە ئەمەیان لە کۆڵ بکەیتەوە ئەم سەر ئێشەی بینی بازگەی حیزبەکان. من هەرچیەکم پێکرابێ دەنجی بازرگانەکان کێشە و جیرروگرتی بازرگانەکانم گەیاندووە بۆ بە تایبەتیش لەگەر بەغدا ئەو فترەیە زۆر لەسەر خەتین زۆر لەسەرمەنی وەزیرانیش هەوڵی بکەی بە کارنامەی کۆبوونەوە بەڵێ باسیشمان کردووە ئەوەی کامەیانی ئەمەی کێشەی بازرگانەکان کە پاریان لێ وەردەگیرە حتممەەوە دەبێت باس بکەین بزانین ئەو دیاردەیە بۆ ئەوە بنبڕ بکرێتن چونکە دڵنیا بەخۆ کەس نییە لە حکوومەتە ئەوەی پێخۆش بێتن وەکو حکوومەت باسەکەم. ئەوی تریش بۆ بازرگانان بڵێ بۆ خۆشیان ئاگادارن دڵنیایەنەکەینەوە کە ئێمە ئێستا بەردەوام لە سەرخەتین بە تایبەتی لەگەر بەغدا بۆ چارەسەرکردن کێشەکانیان کێشەی ئەو کۆمپانیایانەی کە لە هەرێمی کوردستان دامەزراون لەوێ کێشەیان بۆ دروست دەبێت ئەوانەی کە ناوی ئەزنەبیان هەیە و کارمان کردووە بۆ ئەوەی کە وەک بازرگانانی تری بەشەکانی تری عێراق مستەفید بن لە مەنەسا لە تەحویلکردن و نەقلکردنی پارەگواستنەوەی پارە. دەستەکانە خۆش بێت جەنابی وەزیر جارێکی تر زۆر زۆر سوپاس دەکەم بۆ بەخشینی ئەو دەرفەتە و بۆ وەڵامی پرسیارەکانم و لێرەشەوە پێتان ئەڵێم مادەم جەنابی وەزیری بازرگانی هەوڵەدا لە ئەنجومەنی وەزیران ئەم پرسە تەرح بکە تکایە هەتاوەکو بەرنامەکە تەواوە بێ بازرگانانی خۆشەویست لە هەموو بازگەکان لە هەر شوێنێکە عەزێتتانەیرێ بۆ ئەوەی کە دەسەڵاتدارانی ئەم وڵاتە بیبینن ڤیددیۆکانمان بۆ بنێرن بەڵێن بێ ئێمەش بینێرین بۆ جەنابی وەزیر بۆەوەی کە پاڵپشتێکی بەهێزتری هەبێ لە ئەنجومەنی وەزیران بۆ تەرحەکانی شتێکی باش نییەوە زۆر سپاس حافظ. جارێکی تر هەموو لایەکتان بەخێر بن خوێندکارانی عزیزان کۆی قەیوان و هەروازان کۆی سلێمانی بەشی بازرگانی هەمووتان بەخێراتن سەر چاوەکانم هەروە بازرگانانی خۆشەویست چەند کەسێک هاتوونەتە ئێرە یەک ناوەکانتان ناڵم خۆشبەختانە میوانە سەرەکیەکان هەمویان ناسراون. کاک عەلی لە جەنابتەوە دەست پێکەم لە بەرەوەی بەڕاستی لە پرۆگرامی ڕووداوی ئەمڕۆی ڕوودا و بینیم زۆر ئەم باسە خەمێکی گەورەی جەنابتەوە زۆر بەڕاشکاوی قسەت لەسەرە کرد. پاش ئەو ڕووداوە هەواڵێکی ڕووداوی ئەمڕۆ هەواڵێکی دڵخۆشکار هیچ کەسێک پەیوەندی پێوە کردووی چۆن وەزارەتی سامانە سروشتەکان و جەنابی کاک کەمال بەدەم بەرنامەی پێشوومانەوە هات ئایا کەسی تر دوای ئەو هەوڵانە دوای ئەمە پەیوەندی پێوە کردیت؟ سپاسەکەم بە ناوی خوای گەورە. طبعا ڕەنگە ئەمە جیاواز بێ لە هەندێک دۆسیەیتر هەندێک دۆسیەیتر لەوانەیە مدیر عامەیە ڕاستە من لە سلێمانی و هەندێک پەیوەندی کرا قرار بوو هەندێک بابەت ڕێگە پێدانی بۆ بکرێتەوە بە تایبەتی موبایل و کەڤەر و ئەشیایەتی کارەبایی و هەندێک شت بەڵام ێستا پرسیارم کرد لەم برادراناڵەنەوە هەم خەریکە ڕێگریە کرێتەوە ئەزین چۆنەکانی چەند ڕۆژێ باش بوو قرار بوو باش بوو بێ بەڵام ئەوە تا ئێستا پرسیارم کرد دەڵێم شەو چووینەتەوە هەمان شتوانی گەشتوێتە دۆخێکی زۆر نزم ئەو خەڵکانەی کە ڕۆژانە پەیوەندی بە بەڕێستەواکەن هاو نیشتیمانیان دەستگێڕەکان چی ئەڵێن؟ ئێستا من نامەیەکە بۆ خوێنمەوە بە نەوت تێر نەخۆن بە زەوی تێر نەخۆن بە مەرز تێر نەخۆن بە قۆرەخکاری تێر نەخۆن ئەگەر گەنجێ کەڤەرێکی موبایل بکرێ بێ پشکی ئەمانی تیا بێ بە سەرانە ئەگەر یەکێ لترێ بەنزین بکرێ ئەبێ ئەمان پارە وەرگرن لە بازگە ئەم نام باوەک خۆی یعنی ئەوە نابێ بەداهات نەنا داهات نییە ئەو پارەی لە سەیتەرەکان لە بازگەکان وەرەگیرێت ناچێتە ناو خەزانەی وەزارەتی داراییەوە شتێک وت غەڵەت بوو لە نەوەدەکانە سەرەتاکانی نەوەد وەرەگیرا بەوەسلی سیحەوت وەرەگیرا هاتەوە موچەی پێدا دۆکەنە ئێستا بۆ نمونە دووسێ جۆرە هەندێکیان لە بازاری دۆلارەکە تۆ ئەچی بۆ لایەن تەنسیقەکەت بۆکەن پارەکە دەی ڕقەمی ئۆتۆمبیلەکەت و ناوەکەت دەدەن بازگەکان و تێپەڕی بۆ حکومەت و شت نییە هەندێکی وەزیرم وە تەنسیقی سەردەمی بەری کوردستانی بۆ خەزانەی وڵات بوو
خۆی ئەمە ئەزین چۆنە کاکەن تەنسیق نییە ئەزین چۆن ئەمە خەریکە چاکەت و پانتۆڵەکەیت بابە وەڵا ئەمە سەرانەیە ئەمە دزیە تەنسیقی سەردەمی بەرەی کوردستانی پێسە قاچاقی خاڵە سنوورەکانیشان ناونەوە تەنسیق ئەڵێ ئەمە باری تەنسیقەوە باری گومرگە ئەمە وەرگرتنی ئەم پارەیە چۆنە پرۆسێسەکە چۆنە پرۆسێسەکە ئەوەیە بۆ نمونە تۆ بۆ نمونە تۆ دوو تەنکەر سوتەمەنی داخلی هەولێرەکەی ئەڕۆی بۆ لایەن بۆ هەر سیارێ 350-360 دۆلارە دەی ئەوان ڕقم موبایلەکەت وەرەگرن ئەیدەن بە بازگەکانی سنووری پارتی تر تۆ تێپەڕی نایدەی تێناپەڕی بۆ ئێرەش وایە یان نایڵن من مەسەن ئەمەد بۆ خوێنمەوە ئەڵێ بۆ منی نردووە ئێمە کۆمەڵی کاسبکارین لە شاری سلێمانی لە ڕێگەی ئۆنلاینەوە بژێوی ژیانی خۆمان دابینەکەین ئەوەی ئەیفرۆشین چییە کەڤەری موبایل درعی شەحن سەعاتی زیرەک و زنجیر بەڵام لە ئێستادا ئاسایشی پارتی ڕێگەنادا تەنیا یەک کەڤەر کە ئەیفرۆشین بە کڕیارێک لە هەولێر یا دۆک ناڵێ بڕوە یەک کەڤەر ناڵێ بڕوە بە پێچوانشەوە ئەگەر لە هەولێرەوە چەند کەڤەرێک بکرین ئاسایشی یەکێتی ڕێگەمان پێ نادات تۆ سەیری ئەم شەرمەزاریە لە چەندەوە وەرەگیرەوەکو بزانی لە مەبلەغی چەنەوە ئیتر هەر بەشێکی ڕێگە نادا مەسەن شیری مناڵ چیە ڕێگە نەدەی شیر ئەوانەی ڕێگە ئەدرێ گەیشتۆتە ئەوەی دوو وەرەقە و سێ وەرەقەش وەرگیرە بەڵێ من پێت لەمی بار هەڵگرێ بە 100,000 بەین بار هەڵگەشتی بەشێکی بە موئەسسەی کە حەزب بەشێکی کورە جارجار کابرای سەیتەرە خۆی لەوانەیە لەگەڵ تا ڕێبکەوێ یعنی دەخەڵی دەسی پێ کردووە دەخەڵی ینی دەخەڵی مەرحەلەیە لە خوار دزی و ئەوانەشە بۆیە ینی بەڕاستی با کەسیش تۆمەت هەستەکەم ئەم جارە مەسەلەی کاکرن تۆ یعنی تۆ تەسەورەکەیسە من هەستی نیشتیمانی چی بە کابراک بڵێم لە ڕانیە ئەمە بۆ خوێنمەوە ئەمە کاک قوباد و کاک مەسوور ناڵێن داعمی فەلاح و بەرهەمی ناوخۆ وەزارەتی کشت و کاڵ بازیاتکە ناڵێن سەیکەم ئەمە بۆ منی ناردووە ئەڵێ ئێمە دەرمانی نەخۆشیەکانی زراعە بەعام داخڵەکەین دەرمانی بەکتریا و کەڕ و سەمات بە تایبەتی 25 کیلۆگرامەکان بۆ یەک کارتۆن 3 دۆلاریان لێسێن چی پێڵا 25 کیلۆم پێچم ئەیکەمە لە هەولێر وێ ناماوی کەمە زەرعات بەبێ حسابکردن بۆ ئەوەی ئەم کاڵاو شمەکە لە فڕۆکەخانە لە سنوورەکان گومرگی داوە هەمووی مەسەن بۆ نمونە ئەڵێ بۆ یەک سەمات 25 کیلۆی 15,000یان وەرگرتووە یان ڕێگە نادەن یعنی ئەزین چۆنە زۆر نسمە تۆ وەرە خاوەنی 100 ملیۆن دۆلار نەمانە چاو بڕی بێت لە 3 دۆلار لە 5 دۆلار گەنج ئەمە پێتەڵە وەرەقەی گومرگت پێ بێ سەیری کەکعالی بەڵێ وەرەقەی گومرگت پێ بێ ناخوا کاکمەند هەموو موبایل و بۆ نمونە شەحن و کەفەر و ئەوانە هەمووی بە گومرگە بە مەتاڕا دێ بە قاچاق و ماچاق نایە کەچی ناڵن تێ باشە بە دوواداچوونت کردووە لە وەزارەتی دارایی ئەڵێن ئەم پارەیە ناچێتە سەر خەزێنەی نەخۆ بەوەسڵ نییە وەزارەتی دارایی نییە مۆسە ئەی چۆن هەر ڕەسەیتەرەکەی ئەزین چۆنە کاک ڕەنجەمە خەریکە یەکتر وێڵەکەین شتێک هەیە حکومت نییە یعنی حکومت نەماوە مەسەل مەرز زەوی کاعلی بە دیاریکراوی ئەمانە لە بەرنامەی وەبەرهێنانە کە هەر لەگەڵ خۆم کردو تەقسەد لەسەر کردووە با مەسەڵەن بە دیاریکراوی ئەم پرسە یعنی ڕوون بێتەوە بۆ نمونە یەکسەر لە مەرزەکە توانی پارەبەی یان و سینگەوشت هەیە لەوێ وەسڵتێنێ بەشێکی لە بازگەکان بەشە سەرەکیەکانی ئەچی لە نووسنگ بۆ نمونە قاچاقیش وایە ئێستا مەسەن نووسنگی قاچاقی لە بازاری دۆلارەکە هەیە لە 95 جگەرەیسە داخلی کوردستانە بێ بە قاچاق دێ باشە تۆ گومرگ نادەی بار هەڵگرێ بە دوو دەفتەرە ڕقەمەکەی تەدەنێ ڕقەمەکەی دەدەی لە هەموو بازگەکان نوێنەریان هەیە نوێنەری بەشی خۆیان ناوێنەوە تەنسیقاڵم چاکن پانتۆڵێکیان کردووەتە بەری و ڕیشیان تاشیوە و قاچاقی دزیان کردووە بە تەنسیق تر بۆ تێپەڕێنن ئەزانی هێز نییە بتوانێت کارتۆنی جگەرە لێرەوە بەرێتە زۆری پارتی بۆ ئێرە هەموو شتێ کاکە جگەرە نییە سەمادە خورمایە شیرە ناو بنین حسابی تۆ بینڕانی بەڕێزانەیە ماوەیەکی تر هەر هاو نیشتیمانیەکیش بچێ بۆ هەولێر شتێ پارە بێ با لێەوە بێ بۆ سلێمانی بە شتێ پارە بات ئەگەر ئاوا وربێتەوە باوەڕەکەی ڕۆشت بۆ هەولێر منم بەس کاراوتی کاقالی وڵی لە کابیرەکەەوە سێرەکە ناچان توخوات پۆش سنووقەکە ناکەیتەوە سنووقەکەم بۆ کردەوەتی چی بکە ئەمە لە بازرگان وەرناگیرێ غەڵەتە ئەمە لە گیرفانی هەموو هاوڵاتیە بازرگان لە نەتیجا چییە ئەم پیاوە ئەخاتە سەر موبایلەکەی چی بکە کەواتە دەستخۆش ئەگەڕێمە وڵات کەواتە ئایا جەنابی شەخ
کاک ئارام جەنابی ڕاوێژکار کەواتە کاک باوەڕ ئەمە بۆ نمونە کاک عەلی فەرمووی ئەمە لە بازرگان وەرناگیرێ پێت وانە قسەکەی دقیق وایە ئەوانیش ناچارە بن بیخەنە سەر نرخی ئەو کاڵاوشمەکە و ئەمە گرانی دروستەکە و هەڵاوسانی نرخ بە سەرتاپاگیری لە دهۆکەوە هەتاوەکو هەڵەبجە دروستەکە شێخ بەناوی خی گەورە بەڵێ بە تەکید بەڕاستی ئێمە کابینین سیراعی سیاسی لە ناو وڵاتە ئەبێتە هۆی لاوازی ئابووری و ئەم لاوازی ئابووریش ئەبێتە هۆیەوەی کەوا هەرێمەکەمان کە لە ساڵی 2011 بەرەو پێشەوە ڕۆیشتە بوو سنتەرێکی بازرگانی بوو هەموو عێراق ئێستا بەداخەوە ئێمە لێرە لە پاشەکشەداین لە ئابووریانە لای جەنابی شت دەکەن کە عەلی فەرمووی بەڵێ ئەوانە زۆر یعنی بۆ لای ئێمە قسەکانی ئەو پژڕاست دەکەیتەوە بەڵێ زۆربەی ئەندامەکانی ئێمەش کە دێن بۆ لامان ئەم سکاڵانیان هەیە ئێمە بە دوواداچوونمان بۆ کردووە بەڕاستی ئێمە لە هەموو لایانی پەیوەنددارمان ئاگادار کردووە خەفەتاویترین کەیس کامە بوو کە بۆت باس کراوە بە شێوەیە کەوا باسی ئەکا ئەڵێ من ئەو ئەشیانی کە ئەیهێنم هەمووی گومرگم ماوە بە هەموو شێوەیەک ڕێک و پێک ئێستا هەر ناهێڵن ئەم کە ئەڵێ پارە وەرەگرن پارەشیان لێ وەرناگرن ئەڵێ ئەبێ هەر نابێ داخلیکەی یعنی مشکلی گەورەی هەر بۆی داخل نابێ قەتع بووە ڕێگای ناردنی شت یا ئامانج پارەکەیە کامیانە خۆی سیراع سیاسیەکەیە با من ڕاستی پێ بەڵام پارە وەرئەگیرێت وەرئەگیرێت ئەوەش کە هەیە بەڵام سیراع سیاسیەکە وای کردووە کە بۆتە هۆی ئەوەی کەوا بەڕاستی کە بە ئەمەڵەی بۆچی داخل نابێ ئەڵێ ئەوانیش نایەڵن ئێمەش لەبەر ئەوان نایەڵن داخلی ئێمەش ناڵین داخلیکە یعنی ئێمە نازانین لەگەڵ شێ قسە بکەین لایەنێکی پەیوەندیدار نییە کە بتوانین قسەی لەگەڵا بکەین و بڵین ئێوە بەدەستانە کە ئێمە هەستین بە وەزارەتی بازرگانی وەزارەت داراییە هیچ وەزارەتێک خۆی نەکردووە بەرپرسیار لێشی نازانێت لەبەر سیاسی چی شێخ جەماعەت ئەی هاوار خەڵکی کوردستان من لە تەلەڤیزۆنیان بینم بینی کورسەکانیان 30 سانتیمە بەیەکەوە دانیشتون ئیتر ئەم سەراعە سیاسیە تاکێ بەڕاستی ئەمە شتەکانی ئەمرەکان داوە بە ئاسایش یعنی ئێستا ئاسایش تەداخولەکە کاتێ ئەڵێ کاکە منە ئاسایش نایەڵێ یعنی هەردوو لا ئاسایش تەداخولەکە دەست خۆش شێخ دواتر یەمە خزمەتە با سەلامتان وەربگرم لەم بەشەدا کاک ئارام هەمان سکاڵا لای ئێوە شەکرێت ڕۆژانە خەڵک بۆ لامان جارە پێشکی دەستخۆشی لە جەناب دەکەم وەکو ڕوودا وەکو بەرنمەکەی تۆش کە تاکە کەناڵە بوێرانە دەسەخاتە سەر ئازارەکان بۆ کێشەی بازرگانەکان بەڵێ واقعە باشە چ کەیسێکە لە دەنگی ئەوان مەسەڵەن بۆچی هەر عەلی حەمەساڵە هاوار بکە کوا بەیاننامەی یەکێتی هاوردە و ناردنکاران کوا بەیاننامەی ژووری بازرگانی کوا بەیاننامەی ژووری بازرگانی هەولێر نەنە ئێمە بە سەراحەت پێ بڵم یعنی ئێمە پامی خۆمان گەیاندوێت هەموو وەزارەتەکان بە هەموویمان قسەمان لەگەڵا کردوون هەر ئەوە نییە کە دانیشتن قسەمان نەکردووە بەو شێوەیە لەوەی کە بە وەزارەتەکان وتووە ئێمە بەوە پێمان وڵەکانە نادیدە ناگرم تۆ ڕەمە زانم بەس بەنسبەت ئەوەی کەوا بەڕاستی ئێمە کە پێمان وتون ئەگەر ئێوەتانەوێ هەرێمێکی لە بەکاربازرگانی وت ئێمە وتمان کاک کەمال و کاک ئاوات بەڕاستی ئەم ڕێگەی کەوا ئەگیرێ لە بازرگانان ئەبێتە هۆی لاوازی و ئابووری لە ناوبردننی هەرێم ئەمە وای کردووە هاوڕێی بازرگانە هەبێ بڕوای بە کوردستان نەما بێ بچێت لە بەغا پرۆژە بکە نەخۆ زۆر لە بەڕاستی لە ئەندامەکانمان ئێستاکە ئەیانەوێت لە بەغا کار بکەن و هەر بۆ نمونە بەڕاستی کە هاتن لە 2011 کە عەرەبەکانە هاتن لێرە مەخازنیانە گرت و ئەشیاکانە لە باشماق داخڵە کرد ئێستا ئێمە ئەچن مەخازن لە بەغا ئاگرن کە لە بەس ڕائیهێنن شتەکانە خەنە مەخازنی بەغاوە لەوێ تەوزیعەکەن بە ناو شارەکانە واتە هەرێمی کوردستان وەکو فەرعێکی بەسیتی لێ هاتووە جاران سنتەری بازرگانی بوو ئێستا بۆ بە بەڕاستی یعنی شوێنێکی زۆر بچووک کە کاری بازرگانی لێ بکرێت کاگارەمە بەغاوای لە ئێمە کردووە یا خۆمانین هەرێمەکەی خۆمان بچووک کردوێتەوە خۆمان بچووک کردوێتەوە خۆمان ئێمە بە دووادات چوونمان کرد ئەو کاڵایانەی کە مەنەفێستی ڕسمی لەگەڵایە داخڵە بێ بۆ شاری ئێمە بەس لێرەوە کە بچێ بۆ ئەوێ هەرچێکە پێبێ ڕێگۆ پێنایەن یا بڕێ پارە لێسەرن یا قسەکانی کاعەلی بێ هەردوو بازگەی پارتی وەکێتی وەکو یەک پارە وەردەگرن ئەمە وایە پارە وەرگرتنی لە لای دەڤەری ئێمە تەئیسە بازرگانێک نەهاتوە گلێ بکە بڵێ پارە ماوەبارەکەم داخڵ کرد کاعەلی یەکێتی پارە وەرناگرێ و پارتی وەرەگرێ هەردووچیان وەریەگرن مثلا موادی زراعی کەس ناتوانێت جگەرە کەس ناتوانێت موادی زراعی ئەسڵەن ئەبووە حکومت بە بەلاش بیایە بە جوتیارەکان
باشە پارەی لەسەر بۆ نمونە وەرەگیرێت. با ئێمە واقعەکەوەکو خۆی بە خەڵکی کوردستان بەڵام بڵێ یەک حل یەک لە ڕاستی. قازانجی کێ لە زەرری کێ خوا دەزانێ من قەت ئەوم بەلاوە گرنگ نییە مهمەوە لە بڵێ. قازانجی خەڵکی کوردستان بێ بۆچی ئاگات لەوەیە کە پارتیەکان وەرەگرن بۆچی ئاگات لەوە نیە کە یەکێتەکان وەرەگرن کەس نەهاتووە یا بۆ لای ئێمە بڵێ جزئێکی واقعەکە بخەیتە ڕوو نەخێر. جزئێکی پەردەپۆش بکەیت حتا ئێستا کەس نەهاتوە بڵێ من بارەکەم بە پارە داخل کردووە باشە. بەس ئەوانەی کە ئەڕۆن ئەڵێ بەڵێ پارە ئەین ئینجا ڕۆن بەس من یەک شتی تر ئەڵێم باشە سەرۆکی حکوومەت کە سەردانی هەڵەبجەی کرد سەردانی کارگەیەکی کردووە خۆ بەرهەمی هەر ئەو هاوشەوێ و کارگانەیە کە نایڵم بچێ باشە وەکو ڕایشکارێکی بازرگانی کاک باوەڕ کە پێم وایە وەکو پیشەی پیشەیانەی خۆت بە دوواداچوونی جدید کردووە اینجا هاتووی بۆ خەڵکی کوردستان قسە بکەی وەنیە بەڵێ چیت بینی لە بازگەکان ئایا بۆ نمونە ئێستا دوو ڕەئەم هەیە کاک عەلیەڵێ پارتی وەکێتی هەردووکیان پارە وەردەگرن لە بارەکان کاگارامە فەرمێ لای پارتی وەریەگرن تا ئێستا ئەم معلوماتی نییە کە یەکێتی وەریگرت بێت تۆ چیەڵیت و چیت بینی خۆت مەیدانی چویت بەناوی خۆی گەورە دەستان خۆش بێ کاگڕنج طبعا ئەم بابەتە من ئەڵێ مەگەر دیوێکی بریتی بێ لە دوو ئیدارەی دیوە گەورەکەی بریتێ لە بێ ئیدارەی و بە تەواوەتی تئیدی قسەکانی کاک عەلی ئەەکەم بەڵام کاک ڕەنج تەسەور کە من لەم بابەتە کە بەوردی بە دوایە چووم جا تێگەیشتم چەند قورسە بە دوواداچوون بۆ بابەتێک کە بتوانی بەڵگەی لەسەر بێنیتەوە لەبەرەوەی ئەوەندە بە مؤسساتی و ئەوەندە بە بەرنامە ئەیکەن بەڵگەیەک نادەن بەدەستەوە بڕواب کە یەک هەفتەیە لەگەڵ چەندین بازرگان و خاوەنکار قسەم کردووە کاک ڕەنج هەندێک جار ناوێرن ڕاستیەکەت پێ بڵێن ئەڵێن تووشی گرفتە بین ئەڵێ کاکە من ئامادەم پارەکە بم زیادەکە بم سەری خۆم نێشێنم و لە کۆتاییە ئەمە لەسەر کڕیار گرانە بێدەم کاڵایە و بەڕێزیان ئەکرێ بازرگانەکان ئەوەی زەرەر ناکا بازرگانە بەڵێ بە دڵنیاخرێتەوە سەر فەقیر وەژارەکە ئەجا ئەمێ کاگڕەنجەوت پێ بڵم طبعا من دوێنێ شەو بۆی دڵنیا ببمەوە پێشتر زانیاریم هەبوو دوێنێ شەو سعات 11 شەو سەردانی سنووری سلێمانی هەولێرم کرد هەردوو بازگەکە بە منیان ڕاگەیاند کە ناتوانانی ئەم کاڵانە داخڵ بکەیت یعنی بەڵگە لەمە دقیقتر و مەلموستر ئەبێت چی خۆت شتت برد بۆ بەڵێ سێ کارتۆنم بە نمونە لەگەڵ خۆما بردبوو ئەوە لە مۆبایلەکەم تەسویرم کردووە و ئەو بازرگانانە بەڕاستی ئیتیفاق لە بازگەکە تۆمارت کردووە نەخێر لە بەروی دوای لە بازگەکە دەرچوون بەس دەرۆم وێنە گرتووە بۆی دیار بێت کە کوێیە و لەگەڵ ئامادەکاری پرۆگرامەکەش قسەم کرد سعات 11 شەو ئەو بازرگانانە بۆ قسە ناکەن لەبەر ئەوەی جۆرێک لە تەوافقیان هەیە بەڕاستی یعنی ڕۆڵێکی زۆر خراپیشە بینن من بڕوام وا بوو ئەکرێ بێن ئەوانیش بەشداری بکەن لە ناڕەزایەتیەکە بەڵام لە بەروی ئازارەکە بە خۆیان ناگا و بە خەڵکەگات ئەوان گویان لێ نییە یعنی سە تۆ کە هاتووی بۆ نمونە شینی هەمووی شینی ئەوەیە کە شت گرانە بێ لەسەر خەڵک شینی تۆ شینی بازرگانەکان نییە بەڕاستی کە نەژوێرن قسەکەن حەقنی هەر دیفاعیشان بەڵێ ڕاستە بەڵام کاگڕنج بیر لە شتێک بکەرەوە ئێمە قەرار بوو KFC و ماکدۆناڵ شەڕ بکەن لەسەرەوەی ئێمە پەتاتەیان بۆ بنێرین و مریشکیان بدەینێ لێرەوە کۆمەڵێک لە تەمان بە دەستخۆشیەوە هەندێک کاڵا نێرین بۆ وڵاتی ئیمارات دێن ئەنواع پرۆگرامی بۆکەین و لۆگۆی لێدەین ئەڵێنەوە توانیمانە بازارسازی بکەین ئێمە معقولە لە بینی دوو پارێزگای خۆتە ئەمە حاڵی بازارسازیەکە بێ چوار کارتۆن هێلکە لە سلێمانی معقولە لە تورکیا تۆ بتوانانی کاڵا داخلی هەولێر بکەیت و لە ئێران و بتوانین داخلی سلێمانی بکەیت بەڵام لە بینی ئەم دوو پارێزگایە یعنی کاری بازرگانی بە تەواوەتی ڕابگری ئەمە جۆرێک لە سەرانی حەزەکەی لێ هاتووە بە سەراحەتەن لەوانەیە هەمووی چنە بەغا لە کارگۆی بەغا لە توریاوەکە دێ لە بەغاوە هێنن بۆ سلێمانی و هەولێر هیچ چێژەی ئەمە وای کردووە جەنابی ڕاشکار زۆر بزنس کە پێشووتر سنتەرەکەی سلێمانی و هەولێر بوو ئێستا چوو بێتە بەغا بەڵێ بە دڵنیایەوە کۆمەڵێکی زۆر لە بازرگانان ڕۆیان کردوتە ئەوێ نا هەر هەندێک بزنس بێتگە لە بازرگانەکان بەڵێ کۆمەڵێک بزنس وای لە هاتووە کاگڕنج شتەکە یعنیەوە دیوە گەورەکەیەتی کە جانابەت باسیەکەی بەڵام تەسەور کە لەوانەیە لەم گەنجان ئێستا لێبێ کاری ئۆنلاین بکە ناتوانێت کاڵایەکی بەسیط بنێرێ بۆ شوێنێک من دوێنێ کەسێک دوێنە شەو پەیوەندی پێوە کردو ماڵی لە قەڵاتجێیە ئەڵێ ماڵی خوشکەکەم لە ئاکرەیە سەردانم کردوون لەبەرەوەی دەستگێڕم کەلوپەلەکانم لەناو سنووقی سیارەکە بووە بڕوا کە ڕگەیان نەداوە بچێتە ماڵی خوشکەکەی بۆ ئاکرێ یعنی ئەمە معقولە وەچی لێ سەوزە بێ بەڕاستی وە بەڵگەم بڕوالەوانەیە لەمە بە دو چاکەت و پانتۆڵە هەڵواسی بێ بە کراسەکە دانێ کاگڕنج ئەمە پێ بڵم سایتەرەی کەرکووکی کۆنی لاتوە کاگڕنج ئەمەد بە بەڵگە پێ بڵم هەفتەی ڕابردوو کەسێک لە سینەوە کەلوپەلی هێناوە بە $150 بە $130 مەترێک کاڵا لە سینەوە ئەهێنێ هەتا ئەگاتە هەولێر لە هەولێرەوە تەنسیق و تەوافقی کردووە
بە $40 بۆ هەر مەترێک کاڵاکانی هێناوەتە پارێزگای ینی لە هەولێر بۆ سلێمانی گرانترە لە چین بۆ هەولێر گرانتر نییە لە چینەوە بە $150 بە $130 بەس مەبەستم ئەوەیە معقولە پرۆسیجەرەکە ئاڵم نرخەکە بەڵێ قورسترە ناگەڕێمەوە خزمەتت بینەرانی بەڕێز ئێستا ئەگەڕێینەوە. بەڵێ بەرزان جارێکتر سڵاوتان لەبێ کاک گەیلانمان لەگەڵا سەرۆکی ژووری بازرگانی هەولێر. کاک گەیلان بەڕاستی لە ستۆدیۆکەی من هەلومەرجێک باسەکەن ئینسان بەزەیی بە خۆیان دێتەوە، بەزەیی بە پرۆسەی بازرگانی ئاەتەوە، بەزەیی بە سیاسەتی گومرگیا دێتەوە، بەزەیی بە ئیدارەدانی داراییدا دێتەوە. بەیەکەوە بە گوێیەک بگرین بزانە پارێوەرگرتن چەندێ شۆڕ بۆتەوە. یەک دوو نمونەی کاگارام و شیکاریەکی کاک باوەڕ وەکو ڕاوێژکارێک گەیشتۆتە کوێ وەرگرتنی پارە؟ کاگڕنج هەموو تەنکەرێک بڕوات ئەبێ $350 لێ سەرن اینجا ئەچێتەوێ کە حیوان لێوە حیوانی سووریەت کە مەڕ $50 لێ سەنن سەری مانگە $80 لێ سەنن کەر بێت لەوانەیە $20 دێ بسەرن سەگ بێت تەیر بێت لە تەیرە سەنن تەیرەکە خۆی ناسا لە هەمووی لە ساحب تەیرەکە سەنن لە هەمووی بەقوتر چییە؟ ئێستا وەزارەتی کشت و کاڵ بە پشکنین و ڤێتەنەری ئەوانە حیوان نایە محدودە زۆر محدودە واتە بە سیستەم مەمنوعە بەس چەندتەوێ بە قاچاق لە سووریەوە بێنە کە زۆر ئاساییە بە قاچاقێت لە پشتی سەیتەرەوە نانە هەر بە سەیتەرە بەدەست خۆیانە بە سەیتەرە پارەی خۆ دەیت و بۆ حکومەت نییە قاچاق نەخێر ڕەسیدی وەزارەتی کشت و کاڵی نییە چەند کۆمپانیەک لە دەرەوە ئاژەڵ یەنێت بە ڕەسیدی وەزارەتی کشت و کاڵ ئتر ئەڵێ مەسەن 2000 سەر ڕەسید گومرگ پشکنین ڤێتەنەری کەرەنتینە هەموو یەکەی بەڵام ئەمڕۆ ئەتوانی 500,000 سەر ئاژەڵ بە قاچاق بێنی نەبی پشکنە نەخۆشە نەخۆش نییە پیسە کەس قسە ناکە ئەو پارەکەی بۆ یەک دوو کەسەوە ئەو بۆ دەوڵەتەوە. کاک گەیلان کاک باوەڕ تۆش قسەتە؟ بەڵێ سڵاو کاک گەیلان تەبعاً منەمێ پێت بڵێم ئێستا لە نێوان پارێزگاکانی هەولێر و سلێمانی بە تەواوەتی پرۆسەی ئاڵوگۆڕی بازرگانی پەک خراوە. ئێمە قەرار بوو دارایی ئەم هەرێمە یەک بخەین نەک پەکی بخەین. ئەمێ بزانم جەنابەت زانیاریت هەیە سەبارەت بەوە و زانیاریەکە پشت ڕاستکراوەیە هەفتەی ڕابردوو کەسێک هەندێک کەلوپەلی لە سینەوە هێناوە لە یەکێک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان دواتر $40 داوە بۆ هەر مەترێک تا توانیوێتی بیباتە پارێزگاکەی تر کە ئەم حاڵەتە لە هەردوو دیوی هەردوو زۆنەکەدا هەیە بە هیوایەک ئەوەی کە بەرپرسان گوێبیست بن و چارەسەری بکەن. بەڕێز سەرۆکی ژووری بازرگانی هەولێر بفەرموو. بەڵێ سەرەتا زۆر سوپاس هەروەکو دەزانن ژووری بازرگانی و پیشسازی لە هەر وڵاتێکدا نوێنەرایەتی بازرگانان و پیشساز و پیشەوەران دەکات بەڵام دەبێ هەمومان ئەوە بزانین کە لایەنی جێبەجێکار نییە ژووری بازرگانی بەڵام دەبێ بە تەنگ کێشە و گیرروگرفتی بازرگانان و پیشەساز و پیشەوەرانەوە بێت بۆی گیرروگرفتەکان یاخود کێشەکانی کە هەیەە بیگەێنێتە لایەنی پەیوەندیدار یاخود هەوڵی بۆ بدا کە چارەسەری ئەو کێشە و گیرروگرفتانە بکات. ئێمەش لە چەند ڕۆژی ڕابردوو حەقیقەت هەم لە ڕێگەی سەردانی بازرگانان بۆ لامان و هەم بە تەلەفۆن ئاگدار کراینەوە کە ڕێگری لە هەندێک کەلوپەل دەکرێت لە هەندێک لە بازگەکان و بێگومان دوای ئەوەی ڕێمەش بە دوواداچوونمان بۆ کرد و لەگەر سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی بە خۆشحاڵیەوە قسەمان کرد و جەنابیان ئامادەی دەربڕی بۆی کە ئەویش لە لای خۆیەوە هەماهەنگ بێ لەگەر ئێمە و هاوکار بێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. ئێمە وەکو ژووری بازرگانی و پیشسازی هەولێر هەر ئەو ڕۆژەی کە ئەو ڕێگریە ڕوویدا نووسراوێکمان ئاراستەی یەکێتی ژوورە بازرگانیەکانی هەرێمی کوردستان کرد و لە ڕێگەی ئەوانەوە ناردمان بۆ پارێزگاری هەولێر و هەروەها بۆ دیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و هەروەها نووسراوی ڕاستەوخۆمان بۆ وەزارەتی ناوخۆ بۆ وەزارەتی مالیە کردووە بۆ ئەو بابەتە.
هەروەکو دەزانن ئێمە حکوومەتێکمانحکوومەتی هەرێمی کوردستان و کاک گەیلان بەڵێ بازرگانان گلەی ئەویان دەکرد کە لە هەندێک بازرگەکانی کە ڕێگری دەکرێت لە هەندێک لە بازگەکان بە تایبەتی و کەلوپەلە کارەبایانەی کە لە هەولێر و دهۆکەوە دەچێت بۆ سلێمانی لە هەندێک لە بازگەکان ڕێگری دەکرێت و کێشە بۆ بازرگانان دروست دەکرێت و ئێمە خەریکین چارەسەری ئەو کێشەیە بکەین و هەموو لایەنە پەیوەندیدارەکان لەو بابەتە ئێستا ئاگادارن و ئێمە لە ڕێی خۆمانەوە وەکو ژووری بازرگانی پیشسازی هەولێر داوا دەکەین هەر لایەنێکی پەیوەندیدار و وەکو گومرێک وەزارەتی ناوخۆ ئەگەر ئاگادارن لەو بابەتە ڕێگاکە بکرێتەوە بە دەم بازرگانانەوە ئەگەر هەر کێشەیەکی دیکە هەبێ لە دواییدا لێژنەی بۆ دابدرێ و چارەسەری کێشەکە بکرێ بەڵام ناکرێ بازرگانان ڕۆژانە تووشی گیر و گرفت بن چ لە هەولێرەوە بۆ سلێمانی یا پێچەوانەکەی گەرانی ژووری بازرگانی هەم بازرگانانە بڵێ کاگەیلان ئەزانی کێشەکە چییە؟ ئەوانەی هەولێر بەس باسی بازگەکانی سلێمانیەکەن ئەمانەی سلێمانی بەس باسی بازگەکانی هەولێرەکەن بەڵام تەنیا کە عەلی حەمەد ساڵح و کاک شێخ لە هاوردە و ناردنکاران شێخ مستەفا باسیەوەکە لە هەردوو لە هەیە لەگەڵ کاک باوەڕا بەڵام ئەبووە ئێوە بەڕاستی من لە پێشەکی بەرنامەکە ماوتم لەمە بەدووە ئەمریکا هەر باسی یەک پارچەی خاکی عێراقەکایتر ئێمە بێ بڵین کوردەکان باسی یەک پارچەی خاکی کوردستان بکەین ئێوە مادەم کۆبوونەوەتان کردووە بۆ دانی پێدانانن حیزبی هەردووکتان وەریەگرێت وەکو یەک و دوای ئەوە جەنابەت شینی بازرگانانەکەی بەڵام بەڕاستی خۆشتێکی زۆر چاکەکەی چونکە بازرگان وەزعی باش بێ ئابووری وڵات باشە بێ بەڵام بەڕاستی ئێمە وەکو بەرنامەکەمان شینی میلەتەکەمانەکەی نەزانی بۆ چونکە ئەوەی بازرگانان زەرەر ناکەن دینارێکتان لێ بسەنن ئەیخەنەوە سەر کاڵاو شماکەکە ئەیخەنە سەر مۆبایلەکە کەڤەرەکە جگەرەکە برنجەکە شەکرەکە کۆمپیوتەرەکە ئەوەی کە زەرەرەکات خەڵکەکەیە گیرفانی خەڵکەکەیە وایە یا قسێکی جیاوازت هەیە زانی کاک ڕنج من پێچەوانەی بۆ چوونەکەی جەنابتم لەگەر ئەو بۆ چوونەی جەنابەت دانیم کەوا بازرگان هەمیشە تەنها لە دوای ئەوەیە کە بۆ خۆی سوودمەند بێ و هاوڵاتی زەرەرمەند بێ من پێچەوانەی جەنابەت بیر دەکەمەوە لەوەی کە ئەوە بازرگانە ینی ئابووری ئەو وڵاتە بەگەردەخا و ئابووری ئەو وڵاتە دەبوژێنێتەوە و ئەوە بازرگان و پیشەساز و پیشەوەرە کە هاوڵاتی ئاسایی دەتوانێت لی سوودمەند بێ لەگەڵی کار بکە لە کۆمپانیاکەی لە کارخانەکەی لە هەموو شوێنەکان تۆ میکانیزمت چییە کە ینی بازرگان نەتوانێت بازرگانی بکە ئایا هاوڵاتیەکی سادە دەتوانێت سوودمەند بێ دەتوانێت کاری لەگەڵ بکە لە کۆمپانیاکەی من ئەوەی کە جەنابەت دەڵێ بە پێچەوانەوە دەبینم بەڵکو وا دەبین هاوبیرم لەگەڵ لەمانەوە کارە بازرگانیەکەی من ڕێگری لێ نەکرێ بەخوا حەزەکەم ئەوە هاوڵاتیەکی بڵێ نانە ئەمانەی ئەفەرمووی هەر هەمووی ڕاستە خۆت شایەتی ئەی کە بەرنامەی لەگەڵ ڕەنجە میشە سەکۆی هەمووتان بووە لە هەر شوێنێ ڕێگریەک هەبوو بێ ئەم بەرنمەیە دەنگی هەمووتان بووە و هەر شخصی خۆشەدایم میوانێکی سەربەرزی ئێمە بووی لە هەموو بەرنمەکانە من ئەمە لۆجیکی پرسیارەکەی من ئەوە نەبوو کە جەنابەت فەرمووت من ئەڵێم هەڵاوسانی نرخ ڕوویاوە هەر بازرگانێک خۆمە قاعیدەی بازرگانیە ئێوە لە من شارەزاترن یعنی بەپێی ئەو ڕسومات و باج و گومرگ و مستەڵەحێکی تریشی هاتۆتە ناو کە کاک عەلی حەمەد ساڵح زوو پێڵە سەرانە بەڕاستی من بۆیە ئەم ڕستەیە لە میوانەکەم وەرئەگرم و منیش قسەکەی ئەوەکەمەوە ئەگەر نەچێتە ناو خەزێنەی وەزارەتی داراییەوە ئەمە سەرانەیە لە ئێوە وەرەگیرە بمبورە لە تعبیرەکە ئەبێ ئێوە دژی ئەم جۆرە ئەخلاقە ئیداریە بن زیاتر لە میدیا و ماس میدیا ئەمەی کە ئێوە قسەتان لەسەر کردووە ئایا بۆ بەیاننامەی کە ڕسمی دەرناکەن ئایا وەڵامی ئەنجومەنی وەزیران چی بوو بۆتان؟ بەڵێ
بەپێی زانیاری من ئەنجومەنی وەزیران کاری لەسەر کردیا و لێژنەیەکیشی داناوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە یعنی ئێمە دەستەوەستان نەوەستاوین ڕۆژانە لەگەڵ جەنابی پارێزگار دیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بڵێ چارەسەر بێ و ئەنجومەنی وەزیران چیان پێڕاگەاندوون من حقیقت ناتوانم بە ئێمە ڕاگەاندووە کە لێژنەیەکیان پێکێناوە و ئەو لێژنەیە خەریکی چارەسەرکردنی کێشەکەی هە بە شێوەیەکی بنبڕکردن تاکو ئەو کێشەیە جارێکی دیکە سەر هەڵ نەداتەوە و لە هەردوو لا بنبڕ بکرێ بەڕاستی ئەوە دەبێتە هۆی ناشیرنکردنی سیمای حکوومەتی هەرێمی کوردستان جا لە هەر لایەک بێ بەڕێی من بۆیە بەڵام من ئەوە دەڵێم من نزیک 15 ڕۆژ دەبێ ئەو شتم پێگەیشتووە کە لە بازگەکانی شاری سلێمانی ڕێگری کراوە و لەگەر سەرۆکی ژووری بازرگانی سلێمانیش قسەم کردووە ئەوانیش بێگومان گلەی خۆیان هەبووە لەو بوارەوە و ئەوانیش هەوڵی چارەسەرکردنیان داوە ئێمە دەبێ لە ڕووی ئێمە ژووری بازرگانی و پیشسازی تۆ باسی بابەتێکت کرد کاگەیلان یەک پارچەی کاگەیلان پێشبینیەکەی هەرچەندەکە عەلی کۆمنتێکی هەیە لەگەڵ ئەوەدا یەک دقا تەسەورەکەی ئەم ماوە ئەم 15 ڕۆژە بە نایاسایی وەکو جەنابتانە فەرمونون تەسەورەکەی بە بازگەکانی پارتی وەکێتی چەندە پارەیان کۆ کردبێتەوە و سبەینە ئەم پارە دیسان بچێتەوە سەر نرخی کاڵا و شمەکەکان ئەبێ لە گیرفانی هاوڵاتی بڕوات کە عەلی ئەوێ یەک کەوانە بۆر بگرێ بێ قسەیەکی هەبزانم فەرمایشتەکەی چییە دیفاع لە یەکێتی وەم سنوورە ناکەم چونکە لای من جیازی نێوان یەکێتی و پارتی وەکو معدەنووس و کەرەوز وایانی زۆر لێکەچن زۆر لێکەچن بەڵام ئێستا ئەم کاگەیلانە لەگەڵ وەفدێکا کە من نەزانم ئەم دەسڵاتیان نییە ئەنی ئەزانم ئەم دەسڵات وەزیریش دەسڵاتی نییە عەزێ بکێچن بستە بازگەی هیران ئەگەر 2000 بار هەڵگرنەوە سابوو بۆ ئەوەی سەرانە نەچووە نە مەبەستم 15 جۆر کاڵا لە خورما و مریشک و هێلکەی تروکاندنەوە هەتاوەکو موبایل و چی بۆ زۆنی زەرد مەمنوعە ئەگەر بە پارە بە تەنسیق ئەڵێ 15 ڕۆژە 2 ساڵی شەبێ جگەرە لەم سنوورەوە ناچێ بۆ ئەولا لەولا ناچێ بۆ ئەملا توتنی نێرگەلە نازە من معسەل مەشروب کورە هەموو شت مریش 3 ساڵی شەبێ قەدەغەیە کاگەیلان ببوورە قەتعم کردی کاتەکەی جەنابەت بوو کاک ڕنج هەر لەسەر قسەی کاگە عەلی حەمەد ساڵح ئێمەش دیارە هەستمان بەو کێشە و گیرگرفتانە کردووە بۆیە نووسراوی ڕاستە و خۆمان داوەتە جەنابی سەرۆکی حکوومەت و هەموو لایەنە پەیوەندیدارەکان و ئێمە هەستمان بەوە کردووە کە ئەو سیمایە کە سیمای حکوومەتی هەرێمی کوردستان ناشیرن دەکا بۆیە ئێمەش هەستاوین بە چارەسەرکردنی ئەو کێشەیە و ئەگەر بەڕێز مەبوستە عەلی حەمەد ساڵح وا دەزانێ ئێمە دانیشتوین یاخود سەردانی بازگەکانمان نەکردووە بێگومان ئێمە زۆر لە نزیکەوە ئاگاداری بابەتەکانین و هەڵسانگەندن بۆ بابەتەکان دەکەین بەڵام من وەکو لە بیدایەتەوە باسم کرد کاک عەلی حەمەد ساڵحیش ئاماژەی پێدا ئێمە لایەنی جێبەجێکار نین لە هەردوو زۆن هەیە بازرگانی نوێنەرایەتی بازرگان و پیشساز و پیشەوەەر دەکەین من حقیقت پێشنیارەکان بەڵام ئەکید شتێک هەبووە بۆیە کاگەیلان مەسەلەن تۆ جەنابەت گلەیت لە بازگەکانی یەکێتی کرد ئەی ژووری بازرگانی هەولێر گلەی چیان لە بازگەکانی پارتی من گلەی لە بازگەکانی یەکێتی تەناناکە من گلەی لە هەموو ئەو شێوە کارکردنە دەکەم کە لە هەر شوێنێک ڕووبدا ئێمە بازرگانین ئێمە دەبێت بارگری لە بازرگان بکەین کە بەرگری لەگە بازرگانێک دەکەین یاخود لە پیشە سازێک دەکەین ڕنگدانەوەی ئەو بەرگریە ئێمە لەسەر هاوڵاتیەکی سادەش دروست دەبێ و ئێمە نامانەوێت کاریگەری گرانبوونی نرخی کالا لەسەر هاوڵاتی دروست بێ و لە هەمان کاتدا نامانەوێت بازرگان و پیشەساز و پیشەوەرانی ئێمە تووشی کێشە و گریفت بن بۆیە داوامان کردێت چارەسەری ئەو کێشەیە بە پەلە بکرێت دوایی لێژنەی بۆ دابدرێ بەوەی ینی ئێستا ڕێگاکان بکرێنەوە بەڵام لێژنەکە کار لەسەرەوە بکە کە ئەو شێوە کارکردنە بنبڕ بکرێ لە هیچ وڵاتێکی قانونیدا لەسەر گۆی زەوی مەسەلەن ئەگەر لە سنووری فەرمی یا لە
کارگۆ و فڕۆکەخانەکان کەسێک گومرگی یابێ کەسێ مەنیڤێستی هەبێ ئەمە لە سیاسەتی بازرگانی و سیاسەتی گومرگی و سیاسەتی دارایی و سیاسەتی ئیداریدا بە کفر هەژمار ناکرێت دیسان پارە لە خەڵک بسەنیتەوە پارەکەش نەچێتە سەر حسابی دەوڵەت. بێگومان شتی وها لە هیچ شوێنێکی دنیا من نەمزانیوە ڕوویدا بێ حقیقت و ئەوە شێوەی کارکردنێکی تەواو پێچەوانەی سیستەمی وڵاتانی دیکە و یاخود کارکردن بە سیستەمی گومرجیە ئێمە بە هەموو شێوێک ئەو جۆرە کارکردنە ڕەت دەکەینەوە لە هەر شوێنێک بێ و لە هەر بازگەیەک بێتن و ئێمە داوای ئەوەی دەکەین کە یەک پارت یاخود سنوورەکانی هەرێمی کوردستان هەمویان پابند بن بە پێناسەی گومرجی خۆیان بە تایبەتی و ئەگەر لە بازگەیەکیشدا بۆ نمونە بە دوواداچوون هەبێ بۆ مەنەفێستەکان شتێکی دیکە وەکو گومرگ بنکەی گومرگ لێکۆڵینەوە بکە ئایا ئەو بازرگانە ئەو کاڵایی کە هاوردە کردووە بە شێوەیەکی یاسایی هاتۆتە ناو هەرێمی کوردستان یاخود نا بەڵام نەک بە شێوەی ئەوەی پارەی لێوەربگیرێ یاخود دیسان گومرگ بکرێتەوە بێگومان ئەوە پێچەوانەی هەموو ڕێسا و یاساکانە. پێچەوانەی کارنامە و بەرنامەی جەنابی شتەوەکو سەرۆکی ژووری بازرگانی و پێچەوانەی کارنامە و بەرنامەی سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی شا کاک نەوزاد ڕەباتی لەگەڵم بمێنیتەوە زۆر زۆر سپاسە دەکەم. یەکی بزانم کۆمنتێکتان هەیە چونکە من بەڕاستی سلۆگان یا دروشمی پرۆگرامەکەم نیشتیمان سازیە و چ مژارەکانی بەرنامەکەم دڵخۆشم کە لەسەر ئەو گرفتانەیە کە ئەگەر چا بکرێ نیشتیمان بنیاتەنێ و خۆشحاڵیشم کە بەرنامەکە بڵندگە و سەکۆی جەنابت و کاگارام و جەنابی ڕاوێژکار و مامەستا عەلی حەمە ساڵح بێت چونکە ئەم دەنگانە کاریگەری هەیە لەسەرەوەی کە وڵات بخینە سەر شاڕێکی دروست و سکێکی تەندروست. ئەگەر فەرمایی شتێکتان نییە بە بزانم ئەم گەنجانە چییە فەرمونون لەسەر قسەکانتان؟ وەڵام من حەزەکەم بەڕاستی ئاماژە بەوە بکەم کە هەرێمی کوردستان ئێمە هەمومان ئەمانەوێ بەرەو پێشەوە بڕوا وەک ژووری بازرگانی وەک یەکێتی هەولکاران وەک ئەم بەڕێزانە ئەمە هەمووی خەمی هەمومانە کە ئەمە باس ئەەکەین شێخوەبزان دەمێکە لە بەسڕە و شتەوە بێدەم پارە وەرگرت نەهەیە وڵا لە بەسڕاش بەڕاستی کە کاتێکێرن بۆ ئێرە کە کاڵا یان هێنا زۆربەی لە باشماغ بوون هەمووی چوونە بەسڕە لە سانەوە پێنجی چۆ لە بەسڕە بۆ لە بەسڕە مینای بەسڕە بەشی شیمالێکی ئاسانکاری تەواوە کات بۆ ئەوی کەوا بتوانێت خەڵک سەرنج ڕاکێشە لەوێ کارە بازرگانیەکانیان بکەن ئەمەش ئێمە بە باشی نازانین پێمان خۆشە لە سوودی خۆمان بکرێ بەڵام لەوە کە دێ لە هەرێمی کوردستان ئێستا ئەوە نەماشکور لابرا ئەهات ئەو ئەمیکە نەکرابوو گومرگیانە کرد ئەوە تا ڕاتەیە ئەمە طبعاً من ئەمە هاندان نییە نەبۆ جگەرە نەبۆ ڤیپ نەبۆ مەشروب بەڵام خەڵک ئازادە مەسەڵەن لایەنە پزیشکیەکان هەمووی باسیەکەن خراپە هەندێک جار هەندێک قەراری بانبڕیار بە عەرەبی پێڵم قەراری فەوقی هەنێک بانبڕیار ئەیرێت زمینەی بۆ ساز نەکراوە مەسەڵەن تیجارەتی ڤیپ لە کوردستان هەبوو ئێستا ئەوی شۆ بەغاگاو لێ لەسەر ئەم بڕیارانە ڕاتان چییە؟ آخر بۆیە ئەم هەموو گیر و گرفتانەیە کە لە هەرێمی کوردستان دروست بووە کە بازرگان بیر لەوە کاتەوە ڕێگەیەکی تر بدۆزێتەوە بچێت لە عێراق یاخود مەسەلەن لە وڵاتێکی تر کارەکانی برەو پێ بدە لەگەڵ ئەوەشدا کە ئێستا وڵاتانی کەندا و ئەیانەوێت لەگەڵ هەرێمی کوردستان کار بکەن جێ دڵخۆشی من حەزەکەم لێرەوە لە تەلەڤیزۆنەکەتانەوە شتێک ئاماژە پێ بکەم بۆی کەوە وڵاتی کەندا و بە تایبەتی مەملەکەتی عەرەبی سعودی ئێستا زۆر ئەوێ لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان کار بکە چونکە لەو پێشنگایانەی بەغا بەشداریان کردووە لە هەرێمی کوردستان بەشداریەکەن و ئێمە لە ساڵی 2022 بۆ کۆنفرانسێک بانگێشیان کردین لەوێ بەشداریمان کرد و زۆر پێیان خۆش بوو کە لەگەڵ هەرێمی کوردستان کار بکەن و پاریش لێر و سلێمانی ئەم لێ پرسینەوە هەیەن من بەڕاستی گویان لێ نابێ ئەمەش نایکەین یعنی ئومێد دەکەم کە ئەمەش کۆتایی پێبێ چونکە ئەمە کاتیە شتێک نییە کەوا ڕسمی بێ بۆیە ئومێدەوارم ئینشاءالله لانی پەیوەندیدار هەستێ بەوەی کەوا بتوانێت ئەم گیر و گرفتانە چارەسەر بکە و هەرێمی کوردستان وەکو ساڵی 2011 و 2012 لێبێتەوە بێ بە سەنتەرێکی بازرگانی و لەگەڵ ئەوەشدا کە وڵاتی سعودیە وڵاتێکی سەناعی و پیشەسازیکی گەورەیە ئەیانەوێت لەگەڵ هەرێمی کوردستان و عێراق
بۆیە داوا لە هەموو ئەندامانەکەین کە ئینشاءالله لەمە دووا بتوانن لەگەڵ سعودیە کارەکانیان بە ئەنجام بگەێنن. دەستخۆش من لە خزمەتتان بۆ ئەو چالاکی و شتانەتان من لە خزمەتتان لە بەرنامێکی تایبەتە ئەم هەوڵانەی کە ئەتەوێ بازار گەرمی بۆ ساحەی پیشەسازی کوردستان بکەی کەی ویستت لە ڕوودا و لە خزمەتتان. کاگەیلان ئەزانم تۆ لەبەر خاتری میوانەکان و خەڵکی کوردستان هاتی بۆ بەرنامەکە ئەمڕۆ وەفدێکێ لە هەولێر و جەنابەت کۆبوونەوەت هەیە با قسەیەکی دڵخۆشکرد لێ وەربگرم ئینجا بە جێمان بێڵە. وڵا کاک ڕەنج من هەروەکو لە پێشتر باسم کرد من ڕۆژی پێنجشەمە ئاگادار کرامەوە کە لێژنێک لە ئەنجومەنی وەزیران پێکێنراوە و بۆ ئەوی چارەسەری ئەو کێشانە بکرێ بەڵام من داوام کرد پێشەوەی لێژنەکە دەست بەکار بێ و لێکۆڵینەوە بکە جارێ ڕێگاکان بکرێتەوە و ئازاد بکرێ بازرگانی ئەوەی خۆی وەربگرێ ڕێکاری خۆی و ئاسایی وەربگرێ جا دوای ئەوە لێژنەکە لێکۆڵینەوە بکە و کامە لەکوێ کەم تەرخەمی هەبوو کەم تەرخەمیەکان نێڵێ و ڕێگا چارەی گونجاو بۆ کێشەکان بدۆزێتەوە بۆی ئەو کێشەیە دووبارە نەبێتەوە لە ڕاستیدا ئێمە وەکو خۆمان وەکو ژووری بازرگانی پیشسازی هەولێر و دڵنیام ژوورە بازرگانیەکانی تریش هەمان نیگەرانیان هەیە و هەمویان هەستاون بە ئەرچی خۆیان بەڵام وەکو باسم کرد لەوانەیە چون ئێمە لایەنی جێبەجێکار نین تەنها دەتوانین دەنجی بازرگانان و پیشەساز و پیشەوەران بگەێنینە لایەنی پەیوەندیدار و زەخت بکەینەوە لەسەرەوەی ئەو کێشانە زیان بە ئابووری هەرێمی کوردستان و زیان بە سیمای حکوومەتی هەرێمی کوردستان دەگەێنێت بۆیە ئێمە دەبێ ڕێز لە حکوومەتی هەرێمی کوردستان بگیرێ لە هەر شوێنێک و لە هەر خاڵێکی لایەنی پەیوەندیدار بێت و ئەوە دەبێتە ئەوەی کە مای خۆشحاڵی بازرگانان و ئێمە ئەگەر لەو جۆرە کارانە بەردەوام بن یاخود بکرێت بێگومان بازرگانانی ئێمە ڕێڕەوی بازرگانەکانیان دەگۆڕن و لەوانەیە کاریگەری ئابووری خراپی هەبێت لە سەهرێمی کوردستان من ئومێد دەکەم دایانی پەیوەندیدار جێی لە ئێمە و لە بازرگانانیش گرتی بێ و بۆیە لێژنیان پێکێناوە بۆیە خەریکن چارەسەری دەکەن و ئێمە لە هەوڵی خۆمان بەردەوام دەبین و بەڵێن بە بازرگانان دەدەین کە تا ئەو کێشەیە چارەسەر نەبێ ئێمە ڕۆژانە قسەی لەسەر دەکەین و لەگەر لایەنی پەیوەندیدار لەسەر هێڵ دەبین. دەستخۆش بەڕێز کاگەیلان حاج سعید سەرۆکی ژووری بازرگانی هەولێر لە هەولێرەوە لەگەڵمانابووی زۆر سوپاسە دەکەین چاوەڕوانی هیمەتی خێری هەموو لایەکەن خەڵکی کوردستان و بازرگانان کاتێکی شاد خواحافیز کاک گەیلان فەرموو برای بەڕێزم. دەستخۆشی لەکەم کاک ڕۆژ بۆ بەرنامەکە و بەخێرەتی میوانە بەڕێزەکانەکەم طبعا بەڕاستی لەم مۆزوعە کاسبکار زەرمەندە نەک بازرگان و خۆتان ئاماژەتان پێە ئەوەی کە زەرمەندە بە دەرەجەی یەکەم هاوڵاتی و کاسبکار من ڕۆژگارێک بازرگام ئێستا کاسبکارم بۆڵم جیاوازیرنەوە و دوو مستەڵەح توانی یەک دوو نمونەم بیتێکە ئەگەر دیقەتت دابێ ڕاستەوخۆ ئەم شتانە کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخ کردبێت. بەڵێ من خاوەنی کۆمپیوتەری کاروانم 20 ساڵ و وارە کارەکەم وەکو عەرزم کردی ئێستا کاسبکارم. من برادێکە ناسم بۆ کۆمپانیاکەی خۆی کۆمپیوتەریە ناوە 30 وەرەقەیان لێسەنووە واتە $3000 لێسەنووە لە کاتێکا پێشووتر گومرگیش کراوە. بەڵێ ئەم حاڵەتە نییە کە عەلی برادری هەردووکمانە. بەڵێ من خۆم لەو وارە وەکو عەرزم کردی کاسبکار کە زەرمەندی سەرەکی ئێمەین بۆ نمونە ڕەزمالێکی کەممان پێەیە زۆر کەم ئەتوانین کاڵە هاوردەکەین لە بەغایە لە هەولێرەوە بۆ نمونە ئەو بەڕێزاڵە 15 ڕۆژ مناڵم 25 ڕۆژە بێ مواد داخلی سلێمانی نەبووم ئێتر لە هەر کام لە سەیتەرەکان بێ زەرمەندی سەرەکی ئێمە بووین کرێدوکان هەین زاریبەی ساڵانە ئەین مەصرفی کارەبامان لەسرە مەصرفی خێزانەکانشمان لەسرە لە هەمان کاتە هەندێک مشتریکێتە دوکانەکەمانە داوای کاڵەکە کاڵاکە وجودی نییە یعنی لە بازاری ئەلکترۆنیاتی ئێوەدا بازاری کۆمپیوتەر و ئەلکترۆنیات و نازانم ئەم شتان کەلوپەلانەی ئایتی و ئەوانە بە ئاشکرا ئەم مانگا کە ئەم جۆرە پارە وەرگرتنانە هەیە لە بازگەکان بە پێی قسەی ئێوە ڕاستەوخۆ سعر جوڵاوە بە یعنی سعر بەرز بۆتەوە نرخی ئەتوانم بڵم تووشی شۆک بکە لە بەرنامەکەی ئێوە بیستمەکە پارەوەرەگیرێ ئەگەر وەربگیرە لەوا چوو حرەکەی بازرگانی سەریعتر بێ بەڵەگەر ڕێزمە زۆر لەو بەتیترەکە باسیەکەن و کری مواد هیچ گیران بووە هەندێک مواد هەر دەست ناکە
ئێستا من لە دوکانەکەمە من ئێستا حالن مستەڵحیش کۆمپیوتەر ئیشەکەم لەناو دوکانەکەی منە ئێستا حالن هەندێک قطعم نییە بیگۆڕم یعنی بەڕای تۆ ئەمە کاریگەری هەیە لەوەی خەڵک شت هاوردە نەکات بەڵێ کاریگەری هەیە کاریگەریش هەیە لەسەر خودی تاک و لەسەر کاسبکار و خۆتان ئەمەشتان پێکرد بازرگان دەتوانێت زیاکەی خۆت دراوسێ دوکانەکانت ئەمانە شپارەتان لێ وەرگیراوە نە من عەرزم کردی تاکوێسە هەر مواد ڕێم پێ نەدراوە موادی من بێتە سلێمانیەوە ئەی هاوار ئەمە لە کێوە ئەمە من ئەڵم زیاد لە 25 ڕۆژە زیاد لە 25 ڕۆژتر کەس لێی ناپرسی پێشتری کێشێکمان هەر لە سنوور گۆمرگی خۆتە ئەو تاڵ باڵە یەقت ئەی بەسییتمان پێویست بیا لە هەولێر یا لە بەغا پێمانە گەیشت بەس ئێستا کە قسە بۆکەین یەقت ئەی بەسییتش ناڵێ بە سایقەکانەوترێ ئەشەی کۆمپیوتەری پێ بگەڕ کەواتە ئێستا خواست لە خستنە ڕوو زۆرترە بۆیە شت گران بووە بەڵێ زۆر سپاسە دەکەم دەست خۆش ئەو خاتونەی تەنیشتت یا ئەو خاتونە فەرق ناکە سڵتان لێبێ بەخێراتی میوانە بە ڕێزەکانەکەم وڵاهی من لەسەر دوو خاڵ ئەمەوە قسە بکەم کاک عەلی لە سەرەتای بەرنامەکە وتی کە گەنجێک سەرانەی لێوەر ئەگیرێ لە بەرامبەر هاوردهێنانی کەڤەرێکی مۆبایل باشە گەنجێک کە خاوەنی هیچ بڕەپارەیەک نەبێ لە هەرێمێکە کە دوای ئەوەی کە خوێندنی زانکۆ تاڵ ئەکە خاوەنی شەهادەیەکە ئەگەر بێوێ بۆ پڕکردنەوەی پێداویستێکی ژیانی خۆی یا بۆ ئەوەی کە خەونێکی داهاتووی بەدی بهێنێت بێوێ دوکانێک یاک فرۆژگایەکی بچووکی مۆبایل دابنێ کە ئەو هیچ بڕەپارەیەکی پێنەبێ باشە ئەو سەرانەی بۆچی لێوەرئەگیرێ عنی باشە ئەڵەن لە هەرێمی کوردستان گەنجەکانمان خراپە ئێمە گەنجەکان حکوومەت خۆمان لێماوان لێ ئەکات کە خراپین لەبەر ئەوەی کە من سەرانم لێوەربگیرێ بۆ ئەوەی کە ئەو قسانەی کە لە زاری ئەم پسپۆڕانەوە بیستە لەگەڵ ئەو مەبدە و ئەو تیۆریانەی بازرگانی کە جەنابەت خوێنوتە هیچ یەکەگرێتەوە؟ بەڵێ یەکەگرێتەوە ئێمە ئەزانی پەیوەندێکی ڕاستەوانە هەیە لە نێوان زیادکردنی باش لەگەڵ گرانبوونی نرخی شمەکەکانە باشە کە هەڵەوەنا لە ڕووی ئیدارەی بازرگانیەوە پێدوانیە ئەمە زەبرێکی کەمەرشکێنە لە بازاری بازرگانی لە لاسەنکردنی تەرازوی بازرگانی؟ بەڵێ زۆرە لەبەر ئەوەی هەتاکو و نرخی شمەکەکان زۆر بێ هاوڵاتیەک کە هیچ داهاتێکی نەبێ ناتوانێت پێداویستەکانی ژیانی پڕ بکاتەوە یاخود بازرگانێک کە بوێوێک شمەکێک هاوردی وڵاتەکە بکات بۆ بەرەو پێشچوونی وڵاتەکە بە یاخود خزمەتی هاوڵاتی وڵاتەکەی بێ واز لە کارەکەی ئەهێنە بەهۆی گرانبوونی ئەو باجووسەرانەی کە لە هەر کام لە سنوورەکان بێ لێوەربگیرێت زۆر سپاس فەرموو خاتونی بەڕێز سڵاوم کاتتان باش سەرەتا دەستخۆشی لە جەنابتەکەم بۆ ئەم بەرنامە جوانە من وەک خوێندکارێکی زانکۆی سلێمانی بەشی سیاست بوارەکەم لە ئێوە جیاوازە بەڵام من سەرنجێکم لەسەر قسەی بەڕێز سەرنجێکم هەیە لێرەیە وتیان بەهاتنە سەر خەتی لایەنێکی پەیوەندیدار ڕەنگە ئەم بابەتە چارەسەر بکرێن تا ڕادێک کاڵ بکرێتەوەنێ ئایا تا ئێسا بە دیاریکراوی هیچ پێشنیارێک بۆ لایەنێکی پەیوەندیدار کراوە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە واتە ئەو لایەنە هەڵەسا بێ بە چارەسەرکردنی ئەوە بۆ نمونە قسەکانی کاگەیلان کاک عەلی حەمە ساڵح لە بەرنامەی ڕووداوی ئەمڕۆ بە بۆیە من زۆر جار نامەوێت کاک عەلی بێمەوە خزمەتت یەک و نمونانم بینی لە بەرنمەکەی هاوکارم نوێنەردا باست کرد ئەمانە لە ڕووی سیاسیەوە ڕەنگە هەمووی پەیام بێ بۆ لە ڕووی ئیداریەوە هەمووی پەیام بێ وانە خاتون ئەوانیش مەسەلەکە لە خۆیان کەڤەر لە مۆبایل گەورەترە ئەمە استراتیجی پێڵێن ئەم مەسەلەیە هەتا 10 ساڵی تر ڕەنگەدانەوەی هەیە گەورەترین پرۆژە لەم ڕۆژانەیە وەستاوە کابراایەکە پرۆژەیەکی شەربەتی هەیە گەورەترین کارگەیە ڕایگرت بەڵێ وتی من چۆن ئەگەر کاڵاکەم نەتوانم بەرمە هەولێر گومرگم لێ بسەرن کەواتە جدوای اقتصادیەکەم تەواو نییە پرۆژەکەی ڕاگەر 7 ملیۆن دۆلاری تێچێت یعنی ئەمە ڕنگدانەوەی ئەبێ بۆ چەند ساڵێکی داهاتوو ئەمە شەبەحێکەیە لە ناو حکوومەتەکەیە دەسەڵاتی لە حکوومەتەکە زیاترە ئەجنا سیاست حکوومەتێک سیاسەتیە بێ مسەیرم لێ وەزارەتی پلاندانان لەکوێن وەزارەتی پیشەسازی لەکوێ کاکڕەنج ئەم دۆسێم ئێستا بواتوە ینی ئێستا زۆر بەقوتە زۆر یعنی باسی هەلی کارەکە وەزارەتی بازرگانی بۆ خۆیان وەزارەتی پیشەسازی بن بە من لە ساڵێکا لە جەنابی وەزیرم دواندووە وابزانام لەم ڕۆژانەیە لەگەڵ ئێوەش دانیشتبوو وتی من ئەمە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا ئەم پرسە تەرح دەکەم کاگرانج بەڕاستی وەلەو کاک عەلی ئاماژەی پێدا من احترامم هەیە بۆ هەموو هەوڵەکان بەس بایەمە بزانین چارەسەری بنەڕەتی چییە
وڵی ئەم لیژنەوشتە دەستیان خۆش بێ بەڵام من بڕوا ناکەم هیچیان پێ بکرێت خۆ ئەیزانێ لەم لیژنەی بۆ چییە چەند ساڵە ڕۆیشتۆ لە عفومکە لیژنە بۆ شتێکە بێ خروقاتێک ڕوویداوێ لە کۆی پرۆسە ئیداریەکەیە ئەمە هەر ئەسڵەن شتێکی نائیداریە ڕوویداوە وڵی یەک تەلەفۆنی هەردوو سەرۆکەکە زۆر بە ئاسانی فەرمانەکەن بە دەستگاکانی ئاسایش کاکە سەیتەرەکان ڕێبکەن و بابار بڕوە دوای من داوایان لیەکەم بەڕاستی ئەمە هەلێکی زۆر باشە بۆی دەنگمان پێیان بگا کاکە بیانووی تر مەدەنە دەست عێراق بە ئەوەندە ناوخۆمان نەشێوێ ئەمریکا و هاوپەیمانان و 4-5 وڵات کۆبوونەتەوە بە دەعمی پارە بە دەعمی لۆجیستی بە دەعمی ڕاهێنانی سەربازی بەس ئەیانەوێ ئەم دوو ئیدارەیە یەکخەن ئێمە بۆ بیان و بین بە هەموو دنیا بۆی ئەم دوو ئیدارەیە هاواری ئەوواکەین کاکە با یەک بین بەڕاستی ئەو من تەفاسیلێکم بۆ هاتووە کە چۆن گۆشت گرانە گۆشت زۆر گرانە لەگەڵ معاش و بژێوە ڕەمەزان و ئەوانشتە پێشە باشە وەرە تۆ ڕۆی ئاژەڵ بە قاچاق بێنە لە فیشخابور سەرانە بدە بەیەک لەم بازگەبی دەبەیەکێتر لەو بازگەبی دەبەیەکێتر نەتیجەکەی یعنی بزنێکی زعیف بێنە قەڵەوە کرد بەڵێ نەتیجەکەی ئافرەتێکی بێهاوسەر 4 مناڵی هەتی و نەتوان بەهۆی گۆشت بکردن ئەمە لەولا ئەمەم تاسە بۆ هاتۆ زۆر بەقووەتە زۆر کارەساتە سڵاو کاک عەلی ئەم مادانە بە هۆکاری ئەوەی کە بەرهەمی ناوخۆ هەیە قەدەغەیە بە گومرگ بێنی بەڵام ئێستا بە باری تایبەت قاچاقەکەیە طبعاً لە باشماخەوە داخڵە بێت پەتاتە بار هەڵگرێ بە 40 وەرەقە خورما بە 70 وەرەقە تەماتە بە 70 وەرەقە دێتە عەلوەی سلێمانی پاشان دەچێتە گەراجەکەی کاکتایر لە ژاڵەی جەزاجاف هەموو بارێک ئەوش 15,000 لێ وەرەگرێت بۆچی تەماتە بە قاچاق بێت ئەمە کارەساتە من قسەکە لەسەر ئەمەیە ئەگەر بەرهەمی خۆماڵی خۆمان هەبێ ئەوەش نابێ چونکە بۆ بەرهەمی خۆماڵی خۆمان بەڕاستی کاکەوەیەکی بەرفراوان کاری لەسەر نەکراوە فکرەکە ئەمەیە من حەزەکەم ئێوە بەرنامەیە بکەن بچن بۆ عەلوەی سلێمانی طبعاً عەلوەی هەولێریش بکەن بڵێن ئەم مەوادانە لەکوێوە دێ لەولا شۆ بڕۆ بزان بۆ مەمنوعە بزان کێیکە بەخوا کردومانە نابینی ئەمە دیوە قاچاقیەکەی بەخوا باسی ئەوەش ئەمە بە لیژنەیەک و زابطێک و مەسوولی ئاسای شۆشتانە نییە بەڵکو ئیشەڵا پەیامە خێرەکانی ئێوە بگاتە شوێنی خۆی خۆشێ من وەکو جەنابی ڕایۆشکار وتی چارەسەرێکی بنچینەی بۆ ئەم کێشە گرفتانە ئایا بۆ نمونە یەکێتیڵە بە پارتی چارەسەرکرێ و پارتیڵە بە یەکێتی چارەسەرکرێ من ئەمەوێت لەوە تێبگەم بۆچی هیچ لایەنێک هەڵناسێ بە چارەسەرکردنی ئەم کێشانە ئایا لێرە ئەمە بەس قازانجا یان هیچ لایەنێکی ترە یان داهاتی وڵاتەکەیە من ئەمەوێ وەڵامی ئەو پرسیارەم دەستکار هەربژیت کەیتر با ئەو بچمەلا ئەو کوڕانش فەرموو من سەرەتا دەستخۆشی و یەکەم بۆ بەرنامەکە و بە خێراتنی میوانە بە ڕێزەکان دەکەم هەڵبەت من وەکو خوێندکارێک لە بەشی ئابووریە تقریبان ئەتوان بڵم شارەزاییەکمان هەیە لەو بوارەیە بەڵام پێش هەموو شتێک بۆ ئەو برادەرە کە مەسوولی ئەنجومەنی وابزانوتی ژووری بازرگانی هەولێر بوو کە بە لایڤ لەگەڵمانە بوو بەڵێ باسی ئەوەی کردکەوتی سەرمایەدار یاخود بازرگانان هیچ کاتێک ئامانجیان قازانج نییە ئەمە لە هیچ سوچێکی علمی اقتصادا یاخود لە بازرگانیدا خۆی لێرە نییە خوای لێرەیە وتی سووی سفادە ناکەن مەبەستی ئەوە بوو لەم قەزیەیە ئەوان لە پێناوی خۆیانە هەوڵ نان بە مجەڕەدی مەبەستیانەوەیە نرخەکە بەرز نەبێتەوە چونکە من جەختم لێ کردم ئەگەر مەبەستەکەی ئەوە بێت ئەمیان جیاوازە بەڵام بازرگانی مەبدەکەی تۆتەوە خۆی بازرگانی لە پێناوی قازان بەڵێ قازانجویستن ئەمە قسەیتیانە و لە هەمان کاتیشە کاک عەلی باسی سەرانەی کرد وتی کە شتێکمان هەیە بە ناوی سەرانە وەرەگیری ئەمە لە هەموو بابەتە دارایەکانە دوو جۆر بازمانێ باجی ڕاستەخۆ ناڕاستەخۆمانێ بەڵام ئەمان ویان کردووە کە دەستکاری علمی مالیەشیان کردووە چوون سەرانەشیان بۆ زیاد ئاخر کە عەلی مەبەستی ئەوەی هەرچەندە خۆی لێرەیە من وتەبێژی کە عەلی نیم بەڵام ئەگەر جۆرە پارە وەرگرتنێک سەر بەم دوو جۆرە لە باج نەبێ ئەبێ بەچی ئەبێت بە سەران ڕەحمەتی لێ منیش مەبەستم تەیدی قسەکردنەکەی ئەو بوو کە ئەو مەبەستی ئەوە بوو ولا هەمان کاتە ئەو جەنابی ڕاوێژکار باسی ئەوەی کە پێویستە کە چارەسەرێکی بنچینەی بۆ ئەم شتەدا بنرێت هەڵبەت ئەگەر بێت و سەرمایەداران یاخود حکوومەت گوێ لە دەنگی ئابووری ناسان بگرێت یاخود ئەو پلانانی کە ئابووری ناسان دانێت ئەمە خۆی لە بنەڕەتە بنچینەی چارەسەرەکەیە بۆ ئێمە لە وڵاتێکا کاتێک ئێمە هیچ مەبدەیەکی ئابووری برێوی پێناتری یا گرنگی پێنادرێ یا بەش ناتوانین کە بتوانین ئابوووریەکەمان ببوژێنین هەربژیت مامۆستای خۆشەویست ئەو بەرکەس قسەی هەیە کچینە کوڕینە ها یەم بۆ لای جەنابیشت بە ئەو سێ پرسیاری تر وەرەگرم ئەمەی ئەو دوانی ئێوە ئەگەر کەس قسەی نەبێ
سەرەتا بە ناوی خوا و دەستخۆشی لێکم کاگڕنج بۆم بەرنامە جوانە و بە خێراتنی میوانەکانی شتەکەم بەس من شتێکم پێسەیرە ینی حکوومەت ئەم دەسەڵاتە بیر ناکاتەوە ئەم گەنجانە بەم دوو دەسەڵات یان گەنجان وەکو ئێمە کە خوێندکارین و دوو ڕۆژەکە ئێمە بین بە بازرگان ئەم ڕووداوان ئەوەنە دووبارە بنەوە ئێمە بێهیوا بکە وامان لێ بکات کە بیرکەینەوە دوو ڕۆژیکە ئێمە بڕۆین لە خواری و عێراق تیجارەت بکەین وەک لەوەی لێرە بیکەین کە ئەمە هەمووی مەترسیە بۆ سەر قواری هەرێمی کوردستان دوایش حکوومەت ئەڵەی ئێمەش کێشەکانمان ناوەتەوە ئەو ئەنگلەی لێ ئێماکەن ئەڵێن ئێوەن داوای موچە لە حکوومەتی عێراقکەن ئێوەن واکەن لە کاتێکا خۆیان لە ناو خۆیانە ڕێک نین گلەیش لە ئێماکەن کار بژیت سپاس من یەک پرسیاری ترە توانم دوو پرسیار سەرتا دەستخۆشتان لێ یەکەم کاگڕنج بۆ ئەم بەرنامەیە من لە بواری بازرگانیا ئیشەکەم و لە بواری کشت و کاڵیشا ئیشەکەم پێم وایە ئەم تەوەرە زۆر هەڵەگرێت بەڵام تر کاتەکەی جنابتانەوەنە نییە لە بواری بازرگانیا بەڕاستی باسی ئەوە کرا کە بازرگان ئەتوانێت ئەو بەشە گومرکەیە ئەو سەرانە ئەو باجە بخاتە سەر کاڵاکەی ئەمە لە هەنێ ڕۆ تەواوە مەسەڵەن مۆبایلێک کڕێ بە $1000 کە $1050 ئەمە ئاساییە لە ڕووی بازرگانی و ئەشکرێت بەڵام یەک شتی تر هەیە کە زۆر حساسە بە نسبەت منەوە لە بواری کشت و کاڵێ ئێمە بەڕاستی هەموو بەرپرسەکانمان کاتێک قسە ئەکەن ئەڵێ بێ کەتی کشت و کاڵ بەرەو پێش بەرین من پێت ئەڵێم من بە بەڵگەوە پێ دەڵێم لەم بانگەیە سێ جار داوای بتمۆسم کردووە لە هەولێرەوە جارێکیان لە سەیتەرەی جێڕایانەوە ناڵێم لە سەیتەرەیەکان لە سەیتەرەی جێڕایانەوە یەک بار بتمۆس کە پەینە جێڕایانەوە بۆ هەولێر بۆیان داخڵ نەکردم جاری دوم بۆم هاتووە یەک دەتەنێک 950,000 دینارم داوە دەتەن لۆریە کە تاچێکی پێ 950,000 دینار لە کە کرێکەی خۆی 200 شتێک کە 950,000 هیچ شتێک نییە ئەڵێ تەنسیق خۆتێکی یا بۆت بکەم ئەڵێم کاکە بیکە من ناگەم سەیتەرە پێرێش ئەگەر بتکردام تەنسیقەت چۆن بوو نازانم خەبەرم نییە نازانم بەڵامی تر ئەوە کاک عەلیە زانێت تەمان هەرچی هەنێشت هەیە ئەو لەوانەیە ئەو حەسانەی هەیە بتوانێت ئەم شتێ بڵێ بڵێن مازانین رادیۆ بۆ هەنێشت ئێمە ناوترێوەتم بە نەگەوەی تۆوانە بێ وتم عەلی سە حەسانەی نەما هەموو شتێکی لێ وەرناگرم حکومڕانیت کاگڕنج ببوورە خوا با پەیامەکەم بگێنم نەک لە بینی پارێزگاکانە لە بازیانەوە بۆ سلێمانی لە سلێمانیەوە بۆ پێنجۆن ئەم حاڵەتە هەیە و کەسی ناتوانین کاری لە بکە وەرە لە من بپرسە باشە وەڵای من حەزەکەم جەنابەت لەگەڵم بەردەوام بیت لەگەڵ بەردەوام یەک دەقیقە بەس بینەرانی بەڕێز بەڕاستی ئەو گەنجانە سپۆڕی بوارەکەن لەوانەیە من زۆر لی نەزانم بەڵام ئەمان ئابووری ناسن ئەمان کۆلێژی بازرگانیان خوێنووە ئەمان خوێنکاری زانکۆی سلێمانی و زانکۆی قەیوانن لەبەرەوە بەڕاستی بە پێویستی ئەزانم تۆزە زیاتر کاتیان بەمە بۆ ئەوانەی ئەیانەوە لەگەڵمان بمێننەوە لە پۆرتاڵ ئێمە بەردەوامە بین لێرە خوا حافیز فەرموو بەردەوام بە سپاس کاگڕنج هەموو باسیەوەمان کە بازرگان ئەتوانێت ئەو بڕەپارێ ئەو قازانجە ئەو کرێسیارە و گومرکە هەمووی بخاتە سەر بابەتەکەی خۆی بەڵام جوتیار ناتوانێت وەرە بیرکەیت تۆ پارە لە پێین کورە زۆر عیبە کورەوە دارزانە کورە ئەخر تۆ وەرە بەو پیاوە بڵێ بەم جوتیارە بڵێ من پەینم گران کردووە لەبەرەوەی یەکێتی و پارتی سەرانم لێسێنن ئیتر تۆش ئەبێ هەستی بۆم نیشتیمانە هەبێ بە کورە وەڵڵا دارزین باشە نیشتیمان نیشتیمانە ئەوە لای ئیداریە گرفتنە ئیداری نییە کاگڕنج خەمەکە ئەوەی من باسیەکەم لەوە گەورەترە بۆ نمونە باسیەوەم کرد دووبارەوتمەوە بازرگان ئەتوانێت ئەو بڕەشتە بخاتە و بڕەباج و سەرانە هەرچێکی ناوێنە بیخاتە سەر کاڵاکەی بەڵام جوتیار ناتوانێت بارەکە بار ئەکا لە پێنجۆن لە شارەزوو لە بازیان و لە هەموو منتیقەکان بارێکە ئەینێرە بۆ ئەلوە قەرار هەر لە یەک بازگە 950,000 لێسەنی لەبەرەوەی پەی نەبردووە بەکرێ سیارە و بە سەرانە و بە هەرچێک و هیچ وەرەقەیەکیشم نەدراوەتێ کرێ سیارەکە خۆی 350,000 دینارە پێرێ بۆم هاتووە 350,000 لێسەن وتم چی بوتی وڵای کاکە هاتم و پۆلیسەکەوتی بڕۆتەوە تڕێلە بوو لۆرێکە
940,000 دینارم داوە تڕێلەکە 350,000 داوە یعنی ئەمە هیچ بەرنمەیەک نییە یعنی تەنسیقەکەش تەنسیقیتیان نییە باشە هەموو ئەوانەی هاوڕەکانی شەهر وایەکێ 500 600 ئەسڵان دوێنێک کە بە برادێکم وت ئێستا تەلەفۆنی بۆکردم لۆریەترم بۆ بنێرێ وتم شتێ وام هێناوە تڕێلێک مەیناوە بە 350 بە قوربانەوەی ژمارەکەیانم بەرێ ژمارەکەم داوەتێ ئێستا قرارە ئەوە بۆ یعنی هەر لە تەنسیقەکەشیانە تەنسیق نییە یعنی مەبەستە ڕۆژە گرانە و ڕۆژ ئەرزانە من پێم وایە ئەو کارمەندە ئەو پۆلیسە و ئاسایشە لێ وەستا میزاجی هەبێ یان مەسەڵەن ویژدانی هەبێ ئەڵێ کاکە بڕۆ نەیبێ ئەڵێ کاکە بڕۆ تەنسیقکە ئەو یەکشتی تر پرسیارە ڕۆژێ بە 950 و ڕۆژە بە 350 بمبورە تڕێلە بە 350 گەیشتۆتە دەسم لۆریەک بە 950 هاتۆتە دەسم یعنی فەرقە هیچ تەنسیقێک نییە لێرانە بەرنمەیەک نییە و لەسەر لیستێک ناڕ ئەمە باسی یەک شتی زۆر حساسێکە برادێکی شەیوت من دەرمانم هێناوە دەرمان هەر باسی مەکە ببێت یەک کارتۆن دەرمان هاتووە ئەزانی وتی دوو جۆر دەرمان هاتووە هەندێکی لە کارتۆنی بچووکا بووە هەندێکی لە کارتۆنی زۆر گەورا بووە وتی ئەوەی کارتۆنە گەورەکە 50 دۆلاریان لێ سەنوم لە یەکێک لە بازگەکان بە شەرتێ خۆی بای 25 دلار بووە وتی بە قەبەیەکە تێکەوتبوون وتی کارتۆنە بچووکەکەش بای 1500 دلار بوو هەر 50 دلاریان لەس مەسلەی دەرمان و قڕکەرەکان کە هەیە زیاتر لە بەغاوێت و لە هەولێرەوە بۆ ئێمە هەتا پاریش کارتۆنێک بۆمانە هات من دوکانم هەیە لە پێنجۆن و لە سلێمانیش چەندێکە بۆ ئەمە پارەوەرگرتن هەیە لەم ساڵ تقریبان لە کۆتایی ساڵی ڕابردووە دەستی پێکردوان لەم ساڵەوە ینی دوو مانگە هەیە بەزمە دوو مانگ زیاترە بێ هەیە کارتۆنێک بە 1500 دینار تا 2000 تا 3000 دینار لە بەغاویان لە هەولێرە بۆ ئێمە ئەگەیشت بۆ دوکاندارەکان گەیشتە سلێمانی ئێستا لە 10000 بۆ 15000 نیەک کارتۆن ئەمە باش ئەچێتە سەر جوتیارە بە ڕێزەکان با بڵین ئەمە لە بازار چیەڵەن بازرگانان بێتاقەت بوون هیچ دوکانارەکان چۆن بێتاقەتنەوە بەڵام ئەمە لەسەر دوکاندار نییە دیسانەوە من بۆ نمونە ئێستا پەین گران بووە هەموو شتێک گران بۆ لەبەرەوەی کە گومرگ ئەسەندرێت جگە لەو گومرکەی لە برایم خەلیل و باش ماخ و بەسڕەوە ئەسەندرێت ئەم شتەی ناوخۆیی شەیە کاگرانج اینجا کێشە گەورەکە لەوەیە جوتیار ناتوانێت بەرهەمەکەی گران بکات خيار تەماتە باینجان هەرچیە بەرهەمە هێنی ئەینێرێتە ئەلوە بازار قرارەدا وەکو مۆبایل و کەڤەر نییە کاگرانج سعرەکەی بخاتە سەرەوە بە پێی ئەم قسەی تۆ بێ خەڵک پەی نەکاتە بنی مەسەڵەن دارسێوێک بۆی سێو زۆر بگرێت بەس لەمە بەدوا پەین گرانترە لە سێو خۆی بەڵێ بەڵێ ئاخر کێشەکە ئەوەیە کاگرانج مەسلەی کە ڤەرمۆبایل تو ئەتوانی لە بازارە گرانیکەی بەڵام جوتیار ناتوانێت بەرهەمەکەی گرانکە بازار قرارەدا و ئەو لۆرێت ئەو تڕێ لەو لۆرێت تەماتە و شتانی کە لە باشماخ و لە پەروێزخانەوەیەتە ناوە بەو تەنسیقی کە جنابتانە ئەو بەرهەمی ناوخۆ زەرەرەوەمەندە گەورەکە جوتیارە بەس تۆزە خەتایەوەشی تایە خوا پەینی باجنەی پێنێم چییە خۆتان لێرە دروستی ناکەن ئەزان پیتمۆز بۆ دروست ناکەن بیتمۆز لە لیتوانیاوەیە بۆ لێرە دروستی ناکەن ئەزانی لە پاشماوە ئەلوەکانی دروستیکەی ئەتوانی لەو هەموو هەزاران شتی کە ئێمە فڕی ئین ئەتوانی تۆ دروستەکە زۆر لەوە گەورەترە دروست ناکرێت مەسەڵەن پەین تەنها بتمۆس شتێکی زۆر سەرەتاییە کە بۆ ئێمە بۆ شەتڵدانان دروستیەک بەکارێن بەڵام من فسفۆر و پۆتاسیۆم و کالیسیۆم و مەگنەنیزم و ئەم شتانە لەکوێ بێنم دروستیکە ئەم پرۆسەی زۆر لەوە گەورەترە کە ئێمە دروستیکەین و ئێمە ڕێگەمان بەر ئەو گومرکەی کە لە برایم خەلیدرا و هاتۆتە هەولێر جارێتر گومرگ نەسەندێت و چکە ئێمە بەڕاستی من وەکو هەم دوکاندارم هەم فەلاحیشم باشە هەم بازرگانی شەکەم لە ڕۆوە ئێمە نرخە زیادەکە ئەخینەوە سەر جوتیارەکان جوتیاریش مەسەڵەن ئەمەی کڕیەوە بە $10 پێشتر ئێستاکە ئەیکڕێ بە $20 نرخەکەشی بازار دیاری ئەکا ئەوەی کە لە حدودەکانەوە لە سوورەکانەوە دیاری کەواتە ئەم هاوکێشەیە حیزب قازانجەکە بازرگان مای خۆیەتی ئەوەی زەرەرەکە بەس میلەتەکەیە ئەتوانم بڵێم لەمەیە کە من بۆت باسەکەم جوتیارەکانن جوتیاریش پایەیەکی سەرەکی ئابووری وڵاتە تۆ ئەبێت جوتیار بە قووەتکەی جوتیار بە هێزکەی من بە تەحەداوە ئێڵێم یەک جوتیار نییە ئەوەی کە بە جوتیاری گەنم ناڵێم باشە گەنم دانێڵە ئەوش کە زۆر زعیفە لە وڵاتی ئێمەیە یەک جوتیار نییە کە بە چەندین ملیۆن دینار قەرزاری دوکاندارەکان نەبێت لەبەروی هەموو ساڵێت دەڵێک من مەبەستم خوانەخواستە ئیهانە نییە بە جوتیارەکان ئێمە ئەزانین کە زەرەریان کردووە پارەی پێ نییە بڕۆ پێنجۆن بڕۆ شارە زۆر بڕۆ منتیقی بازیان و پیرەمەگرون کە زۆرترین بڕۆ دەفتەری قەرزەکەی تۆ هەر قەبابێ قوربان بەڵێ گەورەترە ساڵ بە ساڵ گەورەترە بێ ئەو بەدڵنیایە سەر ئەو گومرگە تاوان دەستی خۆش بێ قسەی زۆر باشی کرد تێبینیەکان زۆر باشن خۆی لە ناو واقعەکە کاک باوەڕ بە من ئەمە وەکو قسەکانی ئەو هەمووی بەڵگەی مەلموس لە پێم وایە و پێ دوایە جا من کۆمنتێکم هەیە کاکرانج عەفو بکە
طبعا کاکە باسیەوەی کرد باسیەوەی کرد ئەڵێ کاتێک لە برایم خەلیلەوە داخڵێکین ئەم گومرگە ئەدەین حەزەکەم ئەمەت پێ بڵم بە تەحەداوە لە هەموو عێراقا لە هەموو مەتارەکان و منفەزەکانی کە لە عێراقا هەیە بە هەرێمی کوردستانیشەوە تەنها لە فڕۆکەخانەی هەولێر و لە مەرجی برایم خەلیل پارەی گومرگ لەسەر مەنەفێستەکەی بە دۆلار وەرەگیرە ئەمە نمونەی مەنەفێستەکەی هێناومە لێرە ئاشکانوێتیەوە بە 1300 دینار لەسەر فاتورەکە ئەڵێ 2270 دلار ئەمە گومرگی ئەم کاڵایە بوو ئەی لە باشما خۆوانیت هەمووی بە دینارە لە فڕۆکەخانی سلێمانیش بە دینارە چی فەرقەکە ئەسا پێتەڵم ئەمە یەک مەنەفێستی بەسیتە بای 2,951,000 دینارە 2270 دلارە بە نرخی ئەم دقیقەی لەگەڵ بەڕێزت قساکەم بەس گومرگی ئەم کاڵایە کە 100 ئایتمە 499,000 دیناری فەرقە لەسەر وەرەقەکە هەموو ئەمە دۆلارە نووسێ بە حەقیقی بە دیناری ئەجا کاگڕنج تۆ پرسیارەکە لێرەوە ئاڕاستی وەزارەتی دارایی یەکەم ئەم داهاتە کە تۆمارەکرێ و ئەڕاتەوە وەزارەتی دارایی بە دڵنیاییەوە مامەڵە بە ئەم دینارێکرێ کاگاواتی شەخ جەناب میوانم بوو شەوێک لە بەرنامەیەکی ڕاستەخوا ئەو قسەیەم پێوت کاگاوات پێی وتم تەوحیدێک ئەسا من جواب تێمەوە ئەمەی کەیە ئەمە دوێنێ وتی یا قەرارێن بە هەمووی بە دۆلار بێ هەمووی بە دینار ئەوش وەڵامت دەدەمەوە بە بەڵگەلامە گشتاندنێک کراوە بە نووسراوی کاگاوات کتابی کردووە ئێستا پێتەڵم گشتاندنێک کراوە کاگڕنج کتابێکەیە بە ژمارە 227 کە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دەرچووە لە بەرواری 20/9/2023 گشتاندنێک کراوە بۆ هەموو خاڵە سنووریەکان هەمووی پێوەی پەیوەست بۆ جگە لە ئیبراهیم خەلیل جگە لە ئیبراهیم خەلیل و فڕۆکەخانەی هەولێر و لە کۆتایی گشتاندنەکەدا نووسراوە هەر منفەزێک پابند نەبێ ڕوبەڕووی سزا بێتەوە من لێرە پرسیارەکەم لە بەڕێ سەرۆکی حکوومەت خۆمە علاقەی بە دوو ئیدارەیەوەنی هەر لەو زۆنەدایە ئەمە یەک ئیدارەیە پێمان بڵێ لە 20 و ئەم گشتاندنە کراوە و قەرارە سزا بدرێ دوێنێ لە ڕێی برادێکەوە پەیوەندیم کردووە بە مەرجی برایم خەلیلەوە ئەڵێ بە دۆلارە و دەیان نمونەی وامان لایە بازرگانەکان کە بە دۆلار پارەیان داوە ئەو کاکەیە کە باسی واکاڵێ ئەی خەمەوە سەر کاڵاکە 500,000 دینار لە بارێکی زۆر بەسیتە هەمووی چێتەوە سەر کاڵاکە و گرانی دروستەکە و هەڵاوسەر من میرشێخ عەبدولکەریم خوێندکاری کارجێڕی کار زانکۆی سلێمانی باشەکەی ئێمە بەشی بزنسە بە ئینگلیزی بەڵام بەڕاستی بەداخەوەم هیچ داهاتوویەکی گەشت بە خۆمان نابینم نابێ ئومێد مەبە بێ ئومێد نیم نەڕەش بینم نەبێ ئومێدم بەڵام تۆ گەنجی لە 92 ئەم بە زمانە هەیە تاکە بێ و خراپە بێتەوە زۆر ڕاستە بەڵام ئەگەر بازرگانە بە ڕێزەکان زەرەری مادی بکەن ئێمە زەرەری معنەویەکەین لە ئێستاوە من 3 مانگ 4 مانگی خوێندنم ماوە گریمان پرۆژەم هەیە شتێکم خستوەتە ئەولاوە پارێک ئەم سەرۆسەرێ ئەبێ لە ئێستا و بیر لەوە بکەمەوە چ مەسئولێ پشگیریم کە تۆ کاڵامان بۆ مێنە لێرە دروستی کەیتر لە هیچ سایکەرەیە گۆمرگ نایە ئاخرەمە لەگەڵ ڕێزمامە ئەم حکومەتە بوو کە قەرار بوو ئەمە ئەم حکومەتە بوو کە قەرار بوو لایەنگیری کشت و کاڵ بێ لایەنگیری گەنجی بازرگان بێ منیش و بەڕێزیشە چەنەها کەس چەنەها فەر چەنەها گەنجی وەکو من ئەناسین لەم شارە و لەم وڵاتەیە لە ترسی ئەوەی کە سبینێڵێ کوڕە مەسئولێ بێ بە هاوبەشم یا داوای پشکم لێکە جا لەبەر ئەوە 1 دۆلارم هەبێ بۆ لەم وڵاتە سەرفی بکەم من خۆم لەم واقعی ئێستایە کە خوێندکارم چەند مانگێکی تری شەڵا تەخەڕوجەکەم ئەگەر 1 ملیۆن دۆلارم بنێ ئامادە نیم 1 پرۆژە لەم شار و مەملەکەتەیە بکەم ئاخرنا ئەی سەیری کە تۆ ئەبێ هەمومان بەیەکەوە هەوڵ بین گرفتەکان چارەسەر بکەین بۆ نمونە ئێستا بێ من بەرنامەی گۆرانی داواکرا و پێشکەش بکەم هەوڵ نەیەمەم کێشێ چارەسەر بکەم تۆش ئەبێ مەسەلەن تۆش ئەبێ هەوڵ بی ئەبێ هەر هەمومان هەوڵ بین ئەوە چەند جار لەوانەیە باوەڕم پێ بکە کاک عەلی لە هەولێرەوە هاتووە بۆ ئەم بەرنامەیە زین سەعات چەند بەڕێکەوتووە سەعات 5 بەیانی لێەوە بەڕێکەوتووە بۆ ئەوی کە بەشداری بکە خۆ عەلی حەمەد ساڵح خۆی مەشهورە پەرلەمانتار بووە وەنیە بەڵام هاتووە هەوڵێک بات خۆ جەنابی کاک شێخ باوەڕم پێ بکە هاتووە بەرنامەم لە ئامەد هەبووە لەم سلێمانیەوە سواری سارە بووە بە سارەش هاتووە بۆ ئامەد لە ناو ژووری بازرگانی ئامەدا لەوێ بەرنامەی کردووە هەوڵیاوە 4 کارگە قەنەعەت پێ بکا بێنرە سلێمانی بکرێتەوە کاگارام هەموو بەرنمەیەک دێت لە هەر کاتێ پێمانوت بێ ئەو گەنجە ڕاوێژکارە ئەوە شەو سەعات 11 شەو خۆئیشی ئەو نییە هەمومان ئەبێ هەوڵ بین مردنم یعنی نابێت تۆ ئاوا یعنی بەعکسەوە ئەبێت تۆ سبەینە ڕێکخراوێ دروست بکەی
ئەو دوای ڕاپەڕین ئەوانەی کە پارەکانیان بردووە لە دەرەوە ئستثماریەکەن ئەبێ من و تۆ خەبات بکەین زمینەیەک بسازێنین بۆی پارەکانیان بێنەوە لەم وڵاتەی استثماری بکەن. ئێستا تۆ پێ و خۆش نەبوو من فاروقی مەلا مستەفا جەنابیانم مقابلە کرد وتی تەحەدا ئەەکەم چەند ملیارم هەبوو بێ هەموویم لە سلێمانیا استثمار کردووە؟ بێگومان هیواداری نمونەی زۆر خۆ ئەوی شەتوانێت ڕاکە ئەمستا من لەم هۆتێلی شاری جوانە دانیشتومەە خۆ ئەمە لەوانەیە مایەکاری دەرچێت لە دووبەی بیکاتەوە قازانجە کات ئەی ڕۆژگارێک بووە ڕەفیقی من و تۆ چۆتە ئەو شاخە خەباتی کردو ئەمڕۆ لە شارە ئەبێ خەباتی مەدەنی بکەین وانە من گومانم لە دڵسۆزی ببوورە من گومانم لە دڵسۆزی کاکعلی و ئەمسالەکانی وەکو کاکعلی نییە تۆش هەروایی بەس نمونەیەکی زۆر جوانی شاری سلێمانیە کە بەجددی گەنجە بێ چاوی لێ بکات بەڵام ئایا لە ئێستا ئێڵن کاک فاروقی تر دروست بێتەوە ژینگەکە ڕێگەم پێەیە ڕوبەڕووی بینەوە ئەبێ هەمومان هەوڵ بین دڵەکەم لە ناو حیزبی شا حەزەکەم زانی لە ناو پارتیا لە ناو یەکێتیا لە ناو گۆڕانە لە ناو ئەمسالی ئەو گەنجە تازانەی سبینە ڕەنگە قایمەی تر دروست بکەن لەوانەیە یعنی ئەوانەش هەمویان هەوڵبەند زمینە بسازەنن کە دەیان کاک فاروقی مەلا مستەفای گەنجی وەکو تۆ دروست ببێتەوە بتوانانی بە بەداداچوونی بۆ بکەی بە دوای کەوی و بتوانی بە پاڵپشتێکی بەرزی خۆت تا بتوانی بگەی بە نەتیجەی ئەو ئامانجانەی خۆت بێگومان ئێستا کاگارام فەرموو وڵا کاگارام قسەکانە کەم بەڵام زۆر ڕێگەم لای پوخت و جوان کاگڕنج لە قسە بە زۆری نییە کاگارام دوو جملاڵی ئێمە تەرکیزمان لەسەر هاوردەکردنە هاوردەکردن لە هەموو دنیای شتێکی کاتیە هەموو وڵاتەکان هاوردە ئەەکەن هەتاوکو حکومت پلاندانێ بۆ بەرهەمێنانی لە ناو وڵاتەکەیە ئێمە بەچیەوە شانازیەکەین شانازیەکەین بە هاوردەکردنەوە کارە ساتەکە ئەوەیە ئەوە خەتای شێخ مستەفا خەتای وەزارەتی پلاندانانە من وتم وەزارەتیان لە بەرنامەیەک ماوتی تخوام و بەریدە چییە هەر بە شەقە توانم تا ئێوارەی 200 وبەریدە دروست هاوردەش بە تەنیانی هەناردەشە وەلا ئامەدیش پێم وت سەیری وڵی هیمەتێک بکەن مەسەلەن میلەتێکی 5 ملیۆنی بای چەند شت لە تورکیاوە دێنین ساڵانە بای 10 میلیارد دلاری لە ئێرانەوە بای چەند دێنین 6 میلیارد ئەی شینی چەند نەکەین شینی 1 میلیارەکەین شینی 1 میلیارەکەین لەگەڵ عێراق ئەی لە سعودیەوە چەندێنین نه ئێستا لە سینەوە 5 میلیارد لە وڵاتانی تریشەوە تقریبان 10 میلیارد 25 میلیارد تقریبان ساڵانە دێ کاڵا بەڵام میلەتێکی 5 میلیۆنی بای 25 میلیارد دلار شتەکڕێ ئەی چەندێکە نێرێتە دەرەوەی فرۆشە وڵا بەداخەوە ئێمە شتێکی وامان با 1 میلیارە نێرن لە ساڵانەوە 5 ئێمە کاڵەکانمان لە دەرەوەیە لە سا 5مان ئەگەرەیە ئەویش بەهۆی بەرهەمی خۆماڵی خۆمان تاک و مەسەلەن بەرهەمی کشت و کاڵیمان هەبێ ساڵانە یان هەنارە سێوە پەتاتەیە ئەمانە بنێرینە دەرەوە ئەجینە شتێکی وامان نییە کە تەرکیزی بخینە سەر جار هەنگوینە نێرین جار لەوا فێڵێکەیە ها 6 بار هەڵگر هەنارە ئەنێرن 244,000 جار دووبارەیەکەنەوە بازار پڕە لە هەناری سووری مصری 100 هێندە ئەوەی هێنا هەیە بەڵام بەو هەڵسەنگاندنەکرێ بۆ حکوومەتەکان بزانن ئەم حکوومەتە چەند ساڵە حکومڕانیە تا چ ڕادەیەک بەرهەمی ناخۆی زیاد کردو هاوردی کەم کردووە ئەگەر هەڵسەنگاندن بکرێ بۆم حکوومەتە ئێمە بە حکوومەتێکی شکست خواردوو حساب بکرێ وڵا با پێ و بڵم یعنی بەڕاستی ئێمە هەرێمێکی بەکاربەرین هەتا ئێستا هەرێمێکی بەرهەمهێنەر نین ئێمەش کارەکەین بۆیکەوە بتوانین هەمێرێمێکی بەرهەمهێنەر بین بەڵام بەداخەوە ئەوەندە یعنی گیر و گرفت زۆرە دێتە پێشەوە هەرێکی لەوانەی کەوا کارەبا وحدی کارەبا ئەوەنە گرانە ئەمەنە گرانە یعنی ناتوانێت کارخانەکە بەڕاستی برەوە بە کارخانەکەی خۆی بدا هەموو کارخانەکان وەستاون لەبەرەوەی کە خەدەمات نییە کچە باشە بزانین فەرمایشتەکەی چییە ئەم کاتە باش کاکڕنج من خوێندکاری زانکۆی سلێمانی بەشی بازرگانی نێودەوڵەتی سپاس دەکەم بۆم دەرفەتە کە ڕێگە و بە من و بە خوێندکارانی هاوشێوی من یاوە کە ڕای خۆیان دەربڕن لە پرۆگرامەکەتە وەکو کاعەلی وتی ئەمان خۆیان کێشەکەیان دروست کردووە بەرپرسی سەرەکی لە چارەسەرکردنی ئەم کێشەیە کێیە و چارەسەرکردنەکەشی بزە بچیە بزەبت باسی ئەم کێشەیەکە میترنە کێ بەرپرسە و چارەسەرەکەشی ئەگەر تۆ ڕاوێژ پێ بکرێ وەکو خوێندکارێکی پۆلی سێ چۆن چارەسەرەکەی بەڕای من
هەر ئەو کەسانی کە هەستاون بە چارەسەرکردنی ئەم کێشەیەک تۆزبیر لە باری دارایی هاوڵاتی بکەنەوە بە تایبەت خوێندکارێکی وەکو من هەر خۆیان کێشەکە چارەسەر ئەکەنەوە لە بەرەوەی بەڕاستی هاوڵاتی ئەمەنە گوناحە بەڕاستی بۆ نمونە کێشەی موچە لەو لاوەستە و چەنەها کێشەی تریش یەک تۆزبیر لە باری دارایی هاوڵاتی بکەنەوە خۆیان هەڵەسن بە چارەسەرکردنی کێشە بەڕای من ئەوە بە قوربان زۆر سپاس. سڵاتان لەبێ من سەرنجێکمە بوو لەسەر ئەم قسانی ئەم دوایانەیەم بە ڕێزانە کە وتیان ئەبێ ئەمە فۆکەس لەسەر بازرگانی لابین و تیشک بخینە سەر پیشەسازی و وەزارەتەکەی ئێمەش ناوی وەزارەتی بازرگانی و پیشەسازیە بەڵام بەداخەوە بەشی پیشەسازەکەی فەرامۆش کراوە و من ئەمە لێرە یەک سەرنج بم کە گومرگ لە سنوورەکان وەرە ئیژیرێت بۆ ئەوەیە کە کاڵا هاوردەی ناو وڵاتەکە بکرێت بەڵام لە ناوخۆی وڵاتەکەیە ئەو کاتە ئێمە پیشەسازەکەمان ئەمرێت دواتە کاگعلی ئاماژەی پێکرد کە ناتوانین هێلکە لە سلێمانی و بچێتە هەولێر تر ئێمە چاوەڕێی چی لەواکەین کە هەرێمەکەمان لە هەرێمێکی بەکاربەرەوە بێ بە هەرێمێکی بەرهەمهێن بەڕاستی ئێمە وەکو گەنجان هیچ هیوایەک نابینین هیوادارین ئاسانکاری مامۆ زۆر سپاس علی هەر مریشکی بەستو ناڵن یا زینوش ناڵن لە لێرە بچێ بۆ سلێمانی و هێلکە مریشک یلکەی تروکێنەرە یلکەی هەڵهاتن ئەوش قەدەغەیە هیچ هەموو شت یعنی مریشکەکە زینوش بەر ناڵن بەڵێ مەگەڵ بینە هێلکەش بکە هێلکەکە هەر ناڵن ئەو باوەڕکەمە جددی بوو جاکشیان بۆم باس کردی و ئابزانم نکتە نییە کابرا تەلەفۆنی گوتی علی فریا بکەوت علی کێ فریا علی خۆی کێ خۆم 104 چییە کاکە مریشکم هێناوە لە هەولێرەوە بیبم بۆ سلێمانی قەیچێکە کە لە هەولێرۆی بۆ سلێمانی سێتەی هەولێر حەقی نییە بێت لێت ئەڕوا وتی هاتوومەتە سەیتەرەی سلێمانی ئەڵێن وەڵا نابێت داخڵ بێ قەدەغەیە خۆیان چی لێ بکەم بیگەڕێنەوە وتی گەڕاندومەتەوە بۆ هەولێر ئەڵێن وەڵای ئەمەش ناڵین داخڵی کەیتەوە کاکە لێرەوە بردووت کاکە مە حەقی و تەفاسیلەبان نییە وتوانە مریش نابێ بێ لێرەوە وتی ئێستا من لە بینی ئەم دوو سەیتەریات چی لێ بکەم مریشکەکەی کڕیشکەوت بێ ڕێگەلەوە بینە وتم وەڵای بەنگەر سووری کەیت و هەرچیا یەک مریشکی بیتێ مەگەر وات ینی زۆر بێکوالێتی بەخێر بێن سەر چاوم لەسەر بە کشتتوکاڵی گەنمی جوتیاران حەزەکەم یەک ڕوونکاری بم لەم ڕۆژانەیە فەرمایشتی کۆتایی و بێ لەگەڵ جوتیاران بە تەمام داوەتە بکەمەوە زۆر باش ئەگەر زەرور نییە بابی زۆر زەرورەوە پرسیارمان لە وەزیری بازرگانی عراقی کردمان بۆچی زۆڵم لە جوتیارانی سلێمانی ئەکرێ لە سا 12 گەنمەکانیان لێوەرەگرن لە وەڵام ماوەتی ئێوە خۆتان هاتوون وەفدێکتان هاتووە توێتی سلێمانی ئەمە نەمان هەیە یعنی کارەسەتەکە لێرە بۆ شارەکانی تر ڕقەمێکی واقعی دراوە بۆ سلێمانی ئەمە نەدراوە ئیتر ئەمە یا بە مەبەستە یا بە نەزانینە لە هەردوو حاڵەتەکە بۆ جوتیاری سلێمانی باجەکەی بە ڕاستە پرسیارێکی بەجێ زۆر سپاس بۆ جەنابی شێخ مستەفا بۆ کاگارامی خۆشەویست بۆ کاک باوەڕی ڕاوێژکار بۆ کاک علی حەمە ساڵحی خۆشەویست و خوێندکارانی خۆشەویستی زانکۆی قەیوان و خوێندکارانی ئازیزی زانکۆی سلێمانی دەستی تۆش خۆش بێ سەرم بنەرانی بەڕێز جەنابی وەزیری بازرگانی جەنابی وەزیری دارایی من بەڕاستی میوانەکانم زۆر مخاتەبەی حیزبیان کرد بەڵام بەڕاستی ئێوە حکوومەتن هیوادارم ئەم بەرنمەیەش ڕۆڵ و کاریگەری هەبێت لە بەهێزکردنی ئارگۆمنتەکەتان بۆ ئەوەی کە تەوەرێکی تایبەتی دانیشتنی ئەنجومەنی وەزیران بکەن بەم پرسە چونکە بینیتان هەر بڕیارێکی خراپ هەڵا کە بەرهەمی کێبڕکێ و منافەسەی حیزبی بێ چەند لێکەوتەی خراپی لێکەوێتەوە لەسەر باوەڕی خەڵک لەسەر نرخی شتومەک لەسەر گرانکردنی بازار ئەو بێباوەڕی ئەو گەنجە بە هەند وەرمەگرن